بینەرانی عزیزی گەلی کوردستان سڵاوتان لێبێ و بەیانیتان باش خۆشحاڵین کە ئەمڕۆژ بەشەیەکی ڕاستەوخۆ بە کۆمەڵی بڕگۆ بابەتینەوە هاتینەوە خزمەتێەوەی ئازیز و خۆشویست هیوادارین هەموو لایەکتان لەش ساغ و تەندروست باش بن. خۆشەویستان لە بەرنامەی ئەمڕۆماندا لەسەر چەند بۆنە و یادێک گفتوگۆکەی کاکەوتونە تا ئەمڕۆژەوە کە 23 هەروەک هەمومان دەزانین کە ئەمڕۆ 23 جەژنی نەورۆزە و سەری ساڵی تازەیە سەری ساڵی تازەی کوردیە. لێرەوانە پیرۆزبای خۆمان ئاراستی سەرجەم کوردستانیان دەکەین لە هەر شوێنێکی دنیا بن. لە بەشێکی تری پرۆگرامەکە گفتوگۆ دەکەین لەسەر ساڵیادی ڕاپەڕینە مەزنەکەی بەهاری ساڵی 1990 کە لەم ڕۆژەدا شاری کەرکووکی خۆشەویست توانیان خۆیان ڕزگار بکەن لە دەست ڕژێمی بەعس و توانیان سەرکەوتنی گەورە و سەروەرێکی گەورە تۆمارکەن. بە هەمان شێوە پیرۆزبای خۆمان ئاراستی سەرجەم کوردستانیان دەکەین بە تایبەتی دانیشتوانی شاری کەرکووکی خۆشەویست. لە بەشێکی تری پرۆگرامەکە یان بڵێن لە کۆتا تەوری پرۆگرامەکە گفتوگۆ دەکەین لەسەر 41مین ساڵیادی دامەزراندنی ئێزگەی گەلی کوردستان کە 41 ساڵ لەمەوە پێش و لە ڕۆژێکی وەک ئەمڕۆیە ئێزگەی دەنگی گەلی کوردستان دامەزرا کە بە داینەمۆی شۆڕش ناسراوە. ئەمە تەواوی پرۆگرامەکەی ئەمڕۆمان دەبێت لەگەڵ پەیوەندی ڕاستەوخۆشمان دەبێت. خۆشەویستان پێش ئەوەی کابچینە تەوەری یەکەمی پرۆگرامەکە ڕێنمایی تەندروستیمان هەیە کە تایبەتە بە خۆپاراستن لەسەر یان دەربارەی ڤایرۆسی کۆرۆنا. با پێگە بینەری بین و لە تەوەری یەکەمی پرۆگرامەکە تایبەت بە جەژنی نەورۆز لەگەڵتانە بین. بە ناوی خوای گەورە سوپاس ستایش هەر لایەقی پەروەردگارە. درود و سەلامی ئەو پەروەردگارە بۆ سەر ئارامگای مامۆستای پزیشکان پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام. سڵاوی خوا لە هەموو بینەرانی خۆشەویست بێ. سوپاسی ئەم دەستگای ڕاگەاندنە دەکەین کە ئەم مۆڵەتەی پێداین پەیامێک ئاراستەی خوشک و براکانی کوردستانی کورزبان بکەین. داواکەم لە پەروەردگاری میهرەبان خوا لەم بەڵا موسیبەتە بە زووترین کات خوا ڕزگارمان کە و پشت و پەنای وەزارەتی سەحە بێ بۆی بتوانن بە کەمترین ماوە و بە کەمترین خەسارە کۆنتترۆلی ئەو ڤایرۆسە بکەن و ئینشاءڵڵا بە لەشی سا بە تەندروستێکی باش و ڕێنمایەکانی وەزارەتی سەحە و وەزارەتی ناوخۆ قبول بفەرمووین لەبەرەوەی کە ئەو ڕێنمانە ئینشاءڵڵا خزمەت بە ئێمە ئەکا و شتەکان وەکو خۆی جێبەجێ بکەین بۆ ئینشاءڵڵا وڵاتەکەمان وەکو چۆن لە پێشا لەو هەموو ناڕەحەتیانە لە کیمیاوی لە ئەنفال لە هەمووی نەجاتمان بوو ئینشاءڵڵا ئەمەش بە ئاسانی نەجاتمان دەبێت. زیاتر دڵەکانتان پەیوەستکەن بەخوا تەوەکولتان بەخوا بێ پاش تەوەکول بەخوا ئەنجا پەیوەست بن بەو بڕیارانەی کە وەزارەتی سەحە و وەزارەتی ناوخۆ دەری دەکەن بۆی لە ماڵەکانتانە ببێنەوە بۆی ئینشاءڵڵا بە کەمترین خەسارە و بە کەمترین زیان خوا لەو ناڕەحەتێ ئینشاءڵڵا نەجاتمان بە. پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت تەنەظەفوا فەئینە الئیسلام نەظیف. پاک و خاوێن من چونکە ئیسلام پاک و خاوێنە. پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرموودەیەکی تردا سەحابەیەک هاتە خزمەتی فەرمی وشترەکەت چی لێ کرد؟ فەرمی وشترەکەم لێرا داوەتە دەستخوا. فەرمی بیبەستەرەوە ئەو ساب بیدەرە دەستخوا. قاعیدەیەکمان هەیە ئەم قاعیدە دەبێت پەیڕەوی پێوە بکەین ئەوش ئەوەیە کە دەفەرمێت پاراستن چاکترە لە عیلاج. پێشەوەی توش ببین خۆمان دەپارێزین تەوەکولمان بەخوا یەکەم دوام ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ وەزارەتی سەحە وەردەگرین و جێبەجێ دەکەین بە ئیزنی خوا بۆی ئینشاءڵڵا ژیانێکی تەندروست و بە کەمترین خەسارە و بە کەمترین ماوە ئینشاءڵڵا لەم موسیبەتە نەجاتمان ببێت. ئەگەر هەرکەم لە نیشانەکانی پەتای کۆرۆنات هەیە ژانەسەر، کۆکە، هەناسەتەنگی، بەرزی پلەی گەرمی جەستە پەیوەندی بکە بە ژمارە 122 بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان. سڵاو، من دکتۆر زانا پزیشکی پسپۆری هەناوم. هاوانیشتوانی عزیز، یەکێک لە ڕێکارەکانی خۆپاراستن دژی ڤایرۆسی کۆرۆنا و نەخۆشی کۆڤید بریتیە لە بەستنی ماسک. بەڵام ئایا چۆن بەکاربێت؟ ئایا ئەگە پێویستی کرد ماسک چۆنە ڕێکارەکانی بەستنی ماسکی تەندروست چۆنە؟ ئەو کەسێک کە پێویستە ماسکە بەستێت ئەبێ دەستی بە جوانی بشوات بۆ شێوەی کە لە ڕێکخراوی تەندروستی جیهانی هاتووە واتە دەستشنەکە بە ماوەی 20 سکە یان زیاتر بەردەوام بێت دوای ئەوە دەست بکە بە بەستنی ماسکەکە. ماسکەکان جۆریان هەیە بەڵام ئەو جۆرێکە ئێستا لای منەوە پێتان بڵێم کە چۆن دەبەسترێت ئەو ماسکەیە کە پێڵێن سێرجیکەڵ ماسک
خۆی ئەم ماسکە دوو ڕووی هەیە ڕوویەکی شین ئەمە ڕۆکێکی سپی عادەتەن ئەبێ ڕۆ سپیەکە لە ژیرەوە بێ ڕۆشینەکە لە دەرەوە بێت بە هیچ شێوەیەک ناوێت دەستکاری بەشی پێشەوەی ماسکە بکرێت ماسکە دوو بەشی هەیە بەشی سەرەوەی بەشێکی کانزایی یا ڕقە ئەمە دیارە لێرە بەشێکی هەیە نەرمە بەشە کانزایەکەی تێدانە ئێمە ئەم بەشە کانزایە دێنین لەسەر پردی لوتمان دایدێنین بۆ جۆرە ئەی بۆ جۆرە بێ ئەی خۆپێنینەوە بۆ نەوە دوای ئەوە ئەم دوو دەستە دەگرین لە گوێچکەمان کە بەستیمان بۆ جۆرە دوای ئەوە دەم و چەناگەشمان دوای ئەوە لێرە توندی دەکەین کە ماسکەمان تەواو کرد ئەوە ڕێکاری تەواوی ماسک بەستن و ڕێکاری تەندروستی ماسک بەستن بۆ جۆرێ دەرهێنانی ماسکە بۆ جۆرە دەبێت ئەم دوو تەلەی دەگریت دەری دەهێنیت بە هیچ شێوەیەک دەست بەشی پێشەوەی ماسکە نادەیت ئەی خیتە ناو تەنەکەیەکی خۆڵ و دای دەخەیت دوای ئەوە دەستت بە هەمان ڕێکاری تەندروستی دەیشۆیت کە لە ڕێکخراوی تەندروستی زیانی ئاماژەی پێکراوە لە پێناو پاراستنی تەندروستی خۆت و خێزان و هاوڵاتیان با هەمومان پابەندی ڕێنماییەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بین. بەڵێ خۆشەویستان ئێستاش کاتی گفتوگۆکردنی تەوەرەکانمانەوە چینە لای تەوەری یەکەمی پرۆگرامەکەمان ئەویش گفتوگۆکردن دەبێت لەسەر جەژنی نەورۆز کە هەروەکە زانین کە 23 هەموو ساڵێک بە جەژنی نەورۆز و سەری ساڵی نوێی کوردی ناسراوی ڕای پیرۆزبایی خۆمان بۆ سەرجەم کوردستانیان لەم بەشەی پرۆگرامەکەمانەیە بە وردی لەسەر جەژنی نەورۆز گفتوگۆ بکەین کە بەداخەوانێ ئەم ساڵ بەهۆی بوونی ڤایرۆسی کۆرۆنا بەهۆی ئەو دەردەوەی کە لە تەواوی جیهانە لە تەواوی جیهانە بڵاوەتەوان و دنیای بەخۆی سەرقال کردووە ناتوانرێت ئەم ساڵ هیچ بۆنە و هیچ چالاکیەک بەڕێوە بچێت کە پارساڵ ئەم کاتانە تەواوی کوردستانیا بە جۆش و خۆشێکی زۆرەوانە خۆیان ئامادە کردبوو بۆ ئاهەنگێڕان بۆ جەژنی نەورۆز هەر بۆ ئەمە بەستەش کە ئەمڕۆ گفتوگۆ بکەین لەسەر جەژنی نەورۆز میانداری زۆر بەڕێز محەممەد مەردانمان کردەوە کە بەڕێزیان سەرۆکی کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کوردین کاک محەممەد سڵاو لێ بۆ بەیانیت باش سڵاو لە بەڕێزی شێت بەیانی بەڕێزش باش بەیانی بینەرانی خۆشەویستیش باش زۆر سپاس جەژنی نەورۆزت پیرۆز بێت جەژنی سەری ساڵی نوێی کوردیت پیرۆز بێت سپاس دەکەم لە ئێوە لە تەواوی نەتەوەکەمان پیرۆز بێ پێم خۆش بوو ئەگەر ڕێگەم پێبەی بە ناوی لیژنەی ئامادەکاری یادکردنەوەی جەژنی نەورۆزی ئیمساڵی ئامەیارە و شوێنەکانی کەش پیرۆزبایی جەژنی نەورۆز لە تەواوی نەتەوەکەمان بکەین لە هەر شوێنێکی ئەم دنیایەن و لەسەر و هەمووشیانەوە لە کوردانی شاری کەرکووکی ئازیز کە لەم ڕۆژەیە ڕزگاریان بوو. زۆر باشە زۆر سپاس و ئێمەش دووبارە پیرۆزبای خۆمان ناڕاستی سەرجەم کوردستانیان و هەر چوار پارچی کوردستانەکەین کاک محەممەد ئەگەر باسێکی جەژنی نەورۆز بکەین کە زۆرێک لە ناوچەکان یا زۆرێک لە گەلان ئەم جەژنە بە جەژنی خۆیان نەزانن لە بۆچوونی بەڕێزت چێ یاخود ڕاستی ئەم مەسەلەی و ئەم مەوزوعانە چۆنە؟ خۆی لە ڕاستیە جەژنی نەورۆز جەژنێکی ڕەسەنی کوردیە بەڵام بەو پێی کە ئێمە هیچیچین لە ئاری نەژادەکان ئەکرێ بڵێن ئەوانەی کە سەر بە ئاری نەژادنیا لە چوارچەوەی هەندوو ئەوروپیەکاندان ئەمانە ئەتوانین بڵێن ئەکرێت جەژنی نەورۆز بە جەژنی خۆیان بزانن بەڵام لەسەر و هەمویانەوە تەنها ئەتوانم بڵێم ئەم جەژنە جەژنی نەتەوەی کووردە بۆ بەڵگەش بۆ ئەمە مەسەلە ئەبینی لەو نەتەوانەی تر کە ڕاستە جەژن هی ئەوانیشە بەڵام کامێکێک لەوانە سرودێکیان بۆ نەورۆز هەبووە لە نەتەوەی کورد زیاتر ئێمە ئەمەندە چەساوینێتەوە ئەمەندە ڕێگریان لێکردوین لە یادکردنەوەی جەژنی نەورۆز سێرەکەی سێمان پێش هاتنی جەژنی نەورۆز ئەم ڕژێمە یەک لە دوای یەکانەی هەر چوار پارچەی کوردستان زەمینە خۆشەکەن بۆ ئەوەی کە هێز بەکار بێنن کۆڕ و کۆبنەوەی خۆیان بە نهێنی ئەکەن کە چۆن بەرگری بکەن لەوەی کە نەتەوەی کورد بە ئەم یادە نەکاتەوە ئەمە ئیسپاتە بۆ ئەوەی کە بڵێن جەژنی نەورۆز ڕاستە چەند نەتەوەیەکی کە بە هی خۆی ئەزانێ بەڵام لەسەر و هەموو ئەوانەوە تەنها جەژنی نەتەوەی کوردە
باشە کاک محەممەد زۆرێک لە کەسایەتیەکانیان هەنێجار بڵێ شاعیرەکانیش باس ئەکرێ کە یەکەم جار ئاگری نەورۆزیان کردوتەوە پێم خۆشە بەڕێزت ئاماژەیە بەوە بکەیت کە کێن ئەو کەسایەتیانە یان یاخود بڵین کێ بوون کە پێشەنگ بوون لەکردنەوەی ئاگری نەورۆزە. بڵێ خۆی لە ڕاستیە ئێمە کە ئەڵێن جەژنی نەتەوەی کووردە بە درێژایی مێژووی نەتەوەی کورد و ئەبێ قسە لەسەر ئەم مەسەلەیە بکەیت کە ئەڵێ ئاگر ئەبێ بگەڕێنەوە بۆ سەرچاوی دروستبوونی ئاگر کە هەندێک قسە و باس و ئەفسانە و میتۆلۆژیای تایبەتی بەماهەیە مەسەلە ئەڵێن هۆشەنگی پێشدادی ئەمە یەکەم کەس بووە کاتێکە چوون بۆ ڕاو و ئەو جۆرەشتانە مارێکیان بینیوە لای بەردێکی تر لە بەردێکی گەورە بەردی تێگرتووە کە بەردەکە یایەتی لە بەردە گەورەکە پریسکی لێبۆتەوە ئەڵێن گوایە ئەوە لەوێەوە ئاگر دۆزراوەتەوە زۆر بۆچوونی کە هەیە بەڵام بەنیسبەت جەژنی نەورۆزی کوردەوە ئەڵێ نەگەڕێتەوە بۆ سەردەمی جەمشیدی پێشدادی دیسانەوە ئەوش بە هەمان شێوە بەڵام لەو سەردەمە کۆنانەیە وەکو ئێستا میدیا و ڕاگەیاندن و ئەو جۆرەشتانە نەبووە توانیوانە لە ڕێگەی ئاگرەوە پەیامەکانی خۆیان بگەێن و یەکتری لە ئەو کەش و هەوایی کە هەبووە ئەو مەبەستەی کە هەیان بووە بە یەکتری بگەێنن. مەسەلەی ئاگر سێرەکەی لە سەردەمی کەریمخانی زەندا کەریمخانی زەندێکێک بۆ لەو کەسانی نەورۆزی لە جوان بۆ بایەخی پیاوە خانزادی میری سۆران ئەو ژنە تێکۆشەر و قارەمانە حتا تەنانە دێسەش شوێن ئاگرکردنەوەکەی خانزادی میری سۆران لەو ناوچەیە هەیە ئەڵێن شوێن ئاگرکردنەوەی خانزادی میری سۆران. ئەگەر بگەڕێن و بۆ باشووری کوردستان حەمدی شاعیر ئەتوانین ئەگەر هینی لێنەکەی زوڵبی لێنەکەی حەمدی شاعیر پێش پیرەمێرد پێش هەمویان بووە کە بەیەخی بە جەژنی نەورۆزیا و پارە و ئەمانەی کۆ کردووە کە ئەنگسازی بۆ جەژنی نەورۆز بکە بەڵام لە ساڵی 1920 ئینگلیزەکان کاتێکە وڵاتی ئێمەیان داگیر کردووە ئەوان بەپێی ئەو سەرچاوانە لە ساڵی 20 یادی جەژنی نەورۆزیان کردو تۆ بەڵام لە هەمویان لە بەرچاوتر مامۆستا پیرەمێردی نەمرەکە لە ساڵی 1925 لە تورکیا گەڕایەوە بۆ باشووری کوردستان یەکەم شت لەگەڵ کارەکانی تری کاری ڕۆژنامەوانی و بوارەکانی ترا هەوڵی زیاتریاوە کە ئەم بۆنە نەتەوەیە زیندوو بکاتەوە جاران لە حجرەکانە یادی جەژنی نەورۆز ئەکرایەوە ئەوش بە پێی چی مەسەلە قاپێکیانە هێنا نەورۆزنامەیان لە قاپەکەی ئەنووسی ئەیانا بە تۆ بە من بەیەکێکی کە ئەمە پیرۆز بۆ لایەن ئاوی پێ بخۆنەوە ئەنی پیرۆز بووە بۆ زۆر شت بەڵام ئەو قاپانە ماوە ئێستا کاک محەممەد یان ڕەنگە لە شوێنە فۆلکلۆرەکان مابێت لە مۆزەخانە و ئەو جۆرەشتانە نازانم بەڵام ئەوەی کە هەیە پیرەمێرد ئەمەی گواستەوە ئەنی لە حجرەکانەوە گواستەوە کە پێشترش حەمدی شاعیر هەمان هەوڵیاوە کە لە حجرەکان و بیگەزدەوە پیرەمێرد توانی یەکەم کەس بوو بە شێوەیەکی مۆدێرنی جوان ئاهەنگسازی بۆ جەژنی نەورۆز کرد ئەوش لە گردی مامەیارە و لەسەر ئەرک و مەسرەفی خۆی ئەو شتانەی بەرجەستە کردووە. بێگومان هەروەکو بەڕێزت ئاماژت پێکە بەشێکی زۆری کوردواستەکەن کە یەکەم کەس کاگری نەورۆزی کردوەوە پیرەمێردی شاعیر بووە دیارە ئاگاداری مێژووی پێش پیرەمێرد نین. کاک محەممەد ئەڵێن لە دوای راپەڕینی 1991 بەڕێزی شت یەکەم کەس بووی کە ئاگری نەورۆزت کردوێتەوە ئەم بیرۆکەیە چۆن هاتووە چۆن ئاهەنگتان گێڕا لەکوێ ئاگرەکە کرایەوە؟ لە ڕاستیە زۆر کەس ئەڵێن راپەڕینی بەهارینەوە یەک بە ئەمامە ڕاستکەینەوە ئەو کاتە بەهار نەبوو زستان بووە چونکم 21 مانگ ئەبێ بە بەهار ینی ئەتوانین بڵێن کەرکووکی خۆشی کە ئەڵێن مانگی سێتر بە حسابی مای بەهاردێن ئەوە هەڵەیە کە بە لە ناو
نەڵانەی ترا بەڕاستی حەقەوە هەر یەک لای خۆیەوە ڕاستی بکاتەوە ئەتوانین بڵێن زستانی ساڵینەوە یەک بێگومان دوای ڕاپەڕین بەهۆی ڕاپەڕین و ڕزگارکردنی شوێنەکانی کە و ئەوانە خەڵک دوای ئەوەش برسێتی هات بەسەرا و شەڕی ناوخۆ و ئەمانە هەموو درێژەی کێشا و نەهامەتێکی ناخۆش باڵی کێشا بوو بەسەر باشووری کوردستانە ڕاستی من لەگەڵ هاوڕێ خۆشەویستەکانم ئەندامانی دەستەی کارژێڕی کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کورد دانیشتێکمان کردوتە مەڵای من بیرۆکێک مێبایمە هەوڵی ئەو بن جەژدی نەورۆز خەریکە لە بیر ئەچێتەوە بەڕاستیدا وای لێ هاتبوو لای خەڵک نەمابوو بۆ شکڵێک کە ئەمە جەژدێکی دەتەوەی زۆر بەزن و ئەو جۆرە شتانەیە ئێمە وتم پێویستە ڕێچکە و ڕێبازەکەی پیرەمێردی نەمر بگرینە دەست ئەم یادە بۆ یەکەم جار لە مامەیارە بیکەنەوە ساڵی چەند 1990 دەستەی کاتگێڕی کۆمەڵی کەلەپور زۆر ڕێزم هەیە بۆ ئەو ئازیز و خۆشەویستانە و بە تایبەتیش هەندێک برادری دڵسۆزی کەش لەگەڵمانە توانیمان بۆ یەکەم جار یاپراخشمان دروست کرد کارەبان نەبوو لەبەر چرا لە ماڵی کاک تەیبی خۆشەویست ڕێزمەیە بۆ ئەو خێزانە دڵسۆزەی ماڵی کاک تەیب بە مەنجەڵی گەورەیە پراخمان دروست کرد هەتا بەیانی لەبەر چرا ماڵ و مناڵی خۆمانهی ئێمە و ماڵی کاک تەیب چوینە مامەیارە لەوێ ئاهەنگسازیێکی زۆر جوانمان کرد و پیرەمێردمان کەسایەتی پیرەمێردمان دروست کرد کە ئەو کاتە کاک تەیب ڕۆڵی پیرەمێردێ بینووە زۆرش چوو بۆ ناو ڕۆڵەکەوە بەڵام لە دوای ئەمەوە ئیتر خەڵک نەورۆز هاتووە ناو ڕۆحیان ناو گیانان و تۆزەژبار و زولفەکە برەوە باشتر ڕۆی ساڵینەوە یەک بە هەمە ببوورە ساڵینەوە زۆر ڕێزمێ بۆ کاک مەلا بەختیار چوم لەگەڵی دانیشتم وتم شتێکی وامان بەدەستەوەیە زۆری پێخۆش بوو وتی من هەموو ئامادەکاریەکەکەم بۆ زیندووکردن ئەم یادە لەگەڵ ئێوەیە تقریبا 2 جار لەگەڵمانە لەگەڵ ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە ئەو یادەمان کردووە بە دوای ئەوان لە 2000ەوە لەگەڵ کورساتی ئازیزە ئێمە یادی جەژنی نەورۆزمان کردەوە هاتووە تاکوی ئێستش و هەتا ساڵی 2008 ئێمە وەک کۆمەڵی کەلەپور بە تەنیا یادی جەژنی نەورۆزمان کردو بەڵام لە دوای 2008 چووە ژێر سایە و سێبەری پارێزگاری سلێمانی ئیتر لەو کاتەوە پارێزگار سەرپەرشتی ئەو باشە کاک محەممەد بە پێیوتەکانی بەڕێستا بێ لە ساڵی 1990 هەتا 90 ئاگری نەورۆز نەکراوەتەوە وایە؟ ئەگە کرابێتەوە لە گەڕەکەکان باشە لە گەڕەکەکان ناکراوەتەوە جگە لە ئەم ساڵ کە بە بۆنی ڤایرۆسی کۆرۆنا بە بۆنی ئەم دەردەی کە هەیە هیچ ساڵێکی تر هەبووە لەو نێوەندەیە کە ئاگری نەورۆز نەکرێتەوە؟ بەڵێ لە باشووری کوردستان بە هەمان شێوەکو ئێستا 2003 کۆمەڵی کەلەپور دیسانەوە خۆی ئامادە کرده بوو بۆ یادکردنەوەی جەژنی نەورۆز هەموو ئامادەکاریەکمان بەرجەستە کرده بوو تەنانەت ئێمە ساڵانە ساڵنامەیەک دەرەکەین بە ناوی گڕی نەورۆزەوە 2003 هاوکات بوو هاوپەیمانەکان لە ڕژێمی بەعسی ڕووخاوبن لە سەدام حوسێن تەمەن خەڵکەکە لەوە ترسەکە سەدام حوسێن چیمیایی بڕێژێ بەسەر شارەکانە وەکو چۆن بە سەر هەڵەبجە و دێهاتەکانی ترە ڕشتی ترسیان لێ نیشت بوو و چۆن ئێستا ئەم کۆرۆنایە بووە بە حوتێک کە هەموو عالەمی گرتوتە و هەموو عالەم باسی ئەم کۆرۆنایەکە لە 2003 هەموو جیان باسی سەدام حوسێنێ کرد و ڕژێمی ڕەفتەر فاشستی باسیە کرد چونکە پاشخانێکی ناشرین هەبوو لەوە ئەترسان چیمیایی بکات بەسەر شارەکان و شارەکان هەمووی چۆڵی کرد زۆربەی زۆری ڕۆی ئەنجا لایلۆن بەرنائەکەوت بزمار و لایلۆن و ئەمان ئاریەکە و خەریکی دەرگا و پەنجەرەیان قایمە کرد بە لایلۆن ئێمەش
دەستەی نووسەرانی ڕۆژنامەی ساڵنامەی گەڕی نەورۆز خەریکی تایپ و هەڵەتشینی و ئەو جۆرە شتانەی ئەو شتانە بووی بەڕاستی ئەوش لە ماڵانە مەسەلا سیارە نەبوو هاتوچی پێ بکەین بە پێ هاتوو چۆمانە کرد دوایەوەی کە هەموو شتەکانمان تەواو کرد چاپخانەیەکمان دەست نەئەکەوت لێ ڕابچێشین بە هەر حاڵ ئەو یادە وەکو ئێستا نەکرایەوە بەڵام ئێمە کە لەگەڵ ڕۆژنامەکەمان تەواو کردووە مشتێ چەند کەسێک بووین ینی گرنگە باستەوە کرێکا نزار محەممەد بوو شەهلا نامێغ بوو ناوی چییە کۆمەڵێک لەو برادران ئێستا لە خیاڵمانی چوینە بەر سەرای سلێمانی سنووخی سێ و ئەوانەی میوە فرۆشەکانمان هێنا مەقەبای کەوت و لەبەر سەرەیە کۆمان کردەوە کە ئاگری نەورۆز بکەینەوە بەڕاستی کەم بووی خەڵکی کەشمان لەگەڵا کۆ بۆ کاتێکمانزانی هێرۆخان لە جادەی مەولەویەوە کە هات ئەگەڕا بە ناوشارە چای بە ئێمەکە و هەر لەگەڵمانە و ئاگری کردەوە بەشداری کردنەوەی ئاگری نەورۆزی لەگەڵا کردنەوە واتە 2023 هاوکاتە لەگەڵ ئیمساڵ 2020 بە هەمان شێوە یادی نەورۆز 2 ساڵەشە بەو بەداخە ساڵێکی تری شەڵاکام دەردەنەما حەقی بۆکەینەوە بەدڵنیاییەوە ئێستا ئێمە وەکو ئامادەکاری یادکردنەوەی جەژنی نەورۆزی مامەیارە بێگومان ئێمە هەموو ساڵێک دوو جار بە دوو بەش یادی جەژنی نەورۆزەکەینەوە لە 23 لە مامەیارە ئاگری نەورۆزەکەینەوە ئەو کەسایەتیانەی کە ڕۆڵی ئەو کەسایەتیانە ئەبینن دێن و دەوڵ و زۆرنا و کۆمەڵێ گروپ و ئەمانگی گەورە بیستیمان کە تەواوە بێ ئێمە ساڵانە پەیکەرێک بۆ نەورۆز پەروەرێک دروست دەکەین ئەو پەیکەرە چەند ڕۆژێک دوای نەورۆز لە هۆڵێکە پار لە سەرای سلێمانی کردبان لە حوشەکەی سەرای سلێمانی ئیمساڵ لەبەرەوەی ئێستا ئەمڕۆ یادەمان نەکردوێتەوە ڕەنگە تۆڵی ئەم یادە بکەینەوە لەو هینا حەقی بۆ بکەینەوە لەو دابشکردنی پەیکەرەیە ئەو پەیکەرە ئیمساڵ بۆ مەلای گەورەی کۆیە دروست کراوە کاک محەممەد پەیکەر سازەکە بۆ هەموو ساڵێک دیاری کراوە هەر کەسێکێکە هەر جارەوەی کێکخێر ئەمە چەند ساڵێکە کاک دکتۆر بەیانمانی دروستی ئەکات مەسەلە بۆ نەجمەدینی مەلا برادریی کە هونەربەدێکی کە بۆی دروستکردنی بەڵام ئیمساڵ دکتۆر بەیانمانی وابزانم ئێستا تەواوی کردووە بە پێی تەمەنی نەورۆز پەروەرەکە مەسەلە مەلای گەورە 67 ساڵ ژیاوە 67 پەیکەرمان ئامادە کردووە ئەم 67 پەیکەرە پێشکەش ئەکرێت بەو نەورۆز پەروەرانە یا ئەو کەسانی کە نەورۆزیان خوشیان نزیک لە مەلای گەورەوە مەلای گەورە بۆچی ئەومان هەڵبژاردووە باش مەلای گەورە یەکێک بۆ لەو کەسانی کە لە ساڵی 38 وەکو مامەسا ڕێوار حەمەد تۆفیق ئاماژەی پیاوە و ڕێزی خۆشەویستم بۆ نووسەرە گەورەیە هەیە لە بەردەم سەرایی کۆیە شعری خوێندوێتەوە شعری نەورۆز خەڵکەکەی هانناوە کە ئەمە جەژنێکی ڕەسەنی کوردیە پێویستە هەمومان پابەند بین پێیەوە لە هەمان کاتیشا یەکەم کەس بوو کە کچەکەی ناردۆتە بەر خوێندن ینی ئێمە ویستمانە سن ینی لەسەر ئەو بنەمایانە کەسایەتەکان هەڵەبژێت بەڵێ یەکەم کەس بۆ پیرەمێردمان کردووە پاشان بۆ مامەسا عین شەونمان کرد کە ئێستا لە ژیانایە و ئیشەڵا تەندروستیشی باش ئەبێت پێمان خۆش بوو کە خۆی کە خاوەنی ئەو سرودە گەورەیە جەژنی کوردستانە جەژنی نەورۆزە بە ئامادەبوونی خۆی پەیکەرەکە دابەش کرا یعنی ئەوەشی کە پەیکەرەکەێکمانەوە خۆشترە تا خۆی لە ژیان نابێت ئەوە ببینێت بەڵام هێشتا حەقی خۆمان بە مامەسا عین شەونم نەیاوە بەڕاستی مامەسا عین شەونم زۆر مەزنە ئیتر دوای ئەو بۆ نەجمەدینی مەلامان کردووە بۆ ئیمساڵ بۆ مەلای گەورەی کردومانە و زۆرترین کەسش لە کۆیە ئەو خەڵاتی بەرئەکەوێت و لە هەولێر بەری ئەکەوێت ئێمە سنوورمان بەڕاستی بەزانەوە بۆ ئیم ساڵی داهاتوش بەپی ئەو برادرانی خۆمان کە قسەمان کردووە
پێی ئەچێ بۆ حوسنی مکریانی دروست بکەین ئینشەڵا ساڵی داهاتوو ئەگەر بمێنین. ئەمێنی نەمێنی شەڵات تەمە درێژ بی کاک محەممەدگیان نمونەتان زۆر بێ و لەشتان ساقێ. کاک محەممەد پێم خۆشە باسێک لە جیاوازی جەژنی نەورۆز بکەین لە ساڵانی زووە، ینی ئەگەر بڵێم بەبەستم سەردەمی لاوێتی بەڕێستا لەگەڵ نەورۆزی ئێستا جیاوازەکان لە چیا بوو؟ یاخود هیچ بیرەوەریەکی خۆش یان ناخۆشت هەیە لە سەردەمی لاوێتی یا لە جەژنی نەورۆزە؟ ئێستا لاوم حتمما بەس لاوتر بوو ئەو کاتە. خۆی ڕاستەکەی سەردەمی ئێستا بەهۆی ئەو کەش و هەوا ئازادی جوانەی بەرجەستە بووە بۆ هینی نەتەوەکەمان لە باشووری کوردستان جیاوازترە لەو سەردەمانەی پێش ڕاپەڕین. ئێستا تۆ ئازادیت، حکومەتەکەی خۆتە، حکومەت هاوکارتە بۆ ئەوەی کە یادی جەژنی نەورۆز بکەیت وەیە بۆنەکانی کە ئەمە جیاوازە لەوەی کە پێش ڕاپەڕن ڕژێمە یەک لە دوای یەکەکان ڕێگەیان پێ ناوین کە یادی جەژنی نەورۆز بکەینەوە. لە کاتێکە ڕێگەی بە تۆیاوە ئەگەر شۆڕشەکانی ئێمە لە شاخ لە حاڵەتی گفتوگۆ و نزیکبوونەوەیەک بوونایە لەگەڵ ڕژێم ئامادە بوو حەقی نەبوو تۆ چۆن یادی جەژنی نەورۆزە کرد و نەتەوەی ئێمەش ئەوەی قۆستۆتەوە. مەسەلە گەورەترین نەورۆز ساڵی 84 لە سوورداش کرا، نزیکەی 9 ملیۆن خەڵک لەوێ بوو، جوانترین نەورۆز بوو. بەڵام لە دوای ئەوە ئیتر ڕێگەی بە تۆ نەیەوە یادی جەژنی نەورۆز بکەیت. ئەمە بەستم باشووری کوردستان، ئەمە بەستم ئێستش لە تورکیا ڕژێمی تورکیا ڕێگەت پێنایە، لە ئێران ڕێگەت پێنایە، لە خۆرە ئاوای کوردستان بەهۆی ئەو ئازادی کە لە دوای 2011 هاتۆتە کایەوە کوردانی خۆراوای کوردستان یادی نەورۆز ئەکەنەوە. ئەو ڕژێمانەی ئێمە ئەمەە ڕخیان لە جەژنی نەورۆزە. تو سێری کە ڕژێمی جەدرمەی تورک کاتێک کە ئەفرینی ئازیزیان داگیر کرد، یەکەم شت پێشەوەی بچن بۆ بانقەکەی بیبڕن چون پێکرەکەی کاوی ئاسک گەریاشکان. ئەمە بۆ خۆی ئەگە بێ وردەکاری زۆری تایە. مەسەلە لە شاری سلێمانی پەیکەری کاوی ئاسنگەر لەسەر خوا لە خۆشبوو کاک عەلی بۆسکانی دروست کرا ڕژێمی بەعز و ڕۆخانی. ئەجا ئەو کاتانەی سەردەمی ئێمە ڕاستە هەر کەسە و لە گەڕێکی خۆیان یا لە کۆڵانەکانە یا لە گردوو تەپۆرکان بەرزەکانە ئەچوین 3 مانگ 4 مانگ پێش هاتنی جەژنی نەورۆز، وەک چۆن ئێستا 2 مانگ پێش هاتنی جەژنی نەورۆز لیژنەکان دانیشت و ئامادە باشەکەن. و کاتێ ئێمە ئەچوین لە شیو و دۆڵەکانی ناو بازاڕە ئیگەڕەکەکانە تایی خراپ و لە کارکەوتومان کۆ کردو لە شوێنێکی نادیار ئەمان شاردەوە و لە کۆڵانەکانە چەندین تایەمان ئەخستە سەر یەک میشمان لەوە ناکردو کەمە ژینگە پیسەکە. بەڵام وەکو تەحەدایەک بەرامبەر بە ڕژێم ئەوانەمان ئەکرد، ئەوش بە حەریقەوە هات ئەی کوژانەوە. مەسەلە لە سەرکارێز ئەچوونە سەر بوومەزی قبرەکان چەند تایەی گەوریانە خستە سەر یەک. مەسەلە گەڕەکەکانی شێخ فەتاح و شەمحێدین و ئابلاغ و ئەمانە ئەڕۆژ لە کاگەحمەی بۆ خۆش، یعنی گردەکان کوێ بەرز وایە بۆ ئەوەی حکوومەت بیبینێ ئاگرەکە ببینێت. یان زۆر جار باشە کاک محەممەد لەگەڵ کوژانەوەی ئاگرەکەیە ئەوانەی کە لەوێ بوون ئامادەبوونیان ناگرت ڕایەنەکە پێشتر. بەڵام من بیرمە لەسەر ئەزمار تایی تراکتۆریان برده بوو ئەگری نەورۆزیا کردو تایەکە خل بووە هەتا دەست لێباری بۆ کڕەوە. بەداخەوە باشە کاک محەممەد ئەگەر باسێکی ئەدەبی کوردی و مێژی کوردی بکەین لە دوای پیرەمێردی شاعیر ئەم شاعیرانی ترکە ئێستا هەنوو شعریان بۆ جەژنی نەورۆز نووسیە توانیویانە ئەو حەقە بن بە جەژنی نەورۆز وەکو شاعیرانی پێشووتر وەکو پیرەمێرد؟ لە ڕاستیە شاعیرانی ئێمە بەتایبەتی شاعیرانی ڕۆمانتیک و حتا کلاسیک و ریالیستی و ئەوانە هەر یەکە و لای خۆ بەیەخێکی تەواوی بە جەژنی نەورۆز دیاوە مەگەر چۆنها شعریان نەبێت بۆ نەورۆز. هەموو شاعیرانی کورد بۆ ئەم بۆنە پیرۆزە شعریان نووسیوە.
باشە کاک محەممەد هەروکو بەڕێزت ئاماژت پێکرد ڕژێمە یەک لە دوای یەکەکانی تەواوی کوردستان بۆچی ئەوەنە دژایەتی کوردیان کردووە بۆچی ئەوەنە کوردیان سەرکوت کردووە لە بەرامبەر جژنی نەورۆزە نەکرد بەرامبەر جژنی نەورۆز هەر کورد بەگشتی بەڵام لە کردنەوەی ئاگرێکە ینی کردنەوەی ئاگرێک ئەبێت چیتیاابێ بۆی کە ئەوان پێیان ناخۆش بێم ئاگرە بکرێتەوە خۆی لە ڕاستیها زۆر شتیان هەڵبەست بۆم ئاگرە مەسەلە بە ئاگر پەرستیان ئاین لە قەڵام کردیان بە جەژنی دار و درەخت کردیان بە جەژنی ڕۆژی لە دایک بوون تەنانەت ڕۆشنبیرە عەرەبەکان لە میسر و لە شوێنەکانی کە وڵاتە عەرەبیەکان هەموو یەکیان گرت هاتن ڕۆژی نەورۆزیان کرد بە ڕۆژی جیهانی شەعر داوایان لە یونسکۆ کرد بۆچی ئەو ڕۆژیان هەڵبژارد ئەم عەرەبانە بەس لەبەر ئەوەی کە کزی کەن ینی لاوازی کەن یان نەیهێڵن یا بە شێوازی کێس ئەوانیان یادێکەنەوەکو ڕۆژی جیهانی شیعر بەڵام ئێمەی کورد زۆر بەڕێزەوە زۆر بە دڵێکی فراوانەوە ئێمە ئەوەشمان وەرگرتۆکە وەکو ڕۆژی جیهانی شعر ڕێزمان نەگر مەسەلە خوا لێ خۆش بوو کاک فەرید زامداری شاعیر یەکێک بوو لەوانە زۆر هەوڵیا کە نەورۆزە هاتە پێشەوە بە منێوت ئێوە خەریکی بەزمی خۆتان منش خەریکی بەزمی ئەدەبیەکە بم کۆڕیە بەس کۆڕی ئەگرت مەسەلە پیشانگای شعری ئەکردەوە شعر ئەو کەسانی شعریانە بوو بۆ نەورۆز ئەیانە بە کاک فەریدە و کاتە بنکەی ئەدەبی ڕووناکبیری گەلاوێش بۆ کارە لەگە کاکاوەی حاجە عەزیز و ئەمانە ئەو پیشانگایان بۆ کاک فەری زامدار کردەوە تەنانەت ڕۆژنامەیەکیان دەکرد بەو بۆنەوە ئەمە ئەوە ئەگەیەنە کە ئێمەی کورد ئەوەندە داخین نین بڵێن ناخمان دایمەر پاک و جوان بووە نەهاتوین بەرپەچی ئەوانە بینەوە بۆچی ئەمەیان کردو ئێستا نەورۆز بوو بە ڕۆژێکی جیهانی کوردیان لێ بێبەری کردو گەلانی تر بردویانە بۆ خۆیان بەڵێ گەلانی تر بردیان بە تایبەتی ئێران لە 1970 دوومان بۆ هاتە سەر حکم لە سنەی خۆشەویستە یادی جەژنی نەورۆز کرایەوە بە ئەنوا چەک لە خەڵکی سنەی خۆشەویستیە ساڵی 1970 ئەڵێن سنەی خوێناوی نەورۆزی خوێناوی باشە ڕژێمی فاشستی تورک بە حیاتی ڕێگەی ناو کۆکژی گەورەی لە نەورۆزا کردو تەنانەت کە لە ساڵی نەوەی جەژنی نەورۆزی قەدەغە کرد کچە قارەمانی کوزێکی ئەلکان کە دوا خۆناغی پزیشکی بوو لە جامعی بەجەستی خۆی ئاگری نەورۆزی کردەوە چەندین کەسمان لە سجنە ڕێگان پێناون لە سجنش یادی نەورۆزکردەوە بەدەن کەشقاتەی یادی نەورۆزیان کردوتیانی وەکو مەزلۆم دۆغان جلەکانی داکەن ئاگری نەورۆزی پێکردەوە یانێکێکی وەکو پیرەمێت نەورۆزیان لە شارە خەدەخە کرد و مامەیاریان بە هێزێکی گەورە تەنی بوو کە کەس ڕوونەکاتە مامەیارە کوکەکە داوان لە پیرەمێردی نەمرە کرد خاڵە کوانێ ئاگرەکە کەی ئەەکەیتەوە ئەوی پەلە مەکەن چوە سەر چاپخانەکەی خۆی خوا لێ خۆش بوو کاک شێخ ئەنوەری شاعیری ڕەحمەتی ئەمەی بۆ من جێڕایەوە لەسەر چاپخانەکەی خۆی پاڵتۆکەی داکرد. باشە کاک محەممەدیان کاتمان نەماوە داوەتی بەڕێزت لەسەر جەژنی نەورۆز؟ وەڵی من داوەتەی من بەناوی دیسانەوە لیژنەی ئامادەکارد زۆر داوای لێبوردن لە نەتەوەکەمانەکەی نەوتەوەکە لای ئێمە پیرۆستتر و گەورەترە لە یادکردنەوەی جەژنی نەورۆز ئێمە نامانێ ببین بە هۆکاری ئەوەی قەڵەباڵخی دروستکەین و پابەندی ڕێنمایەکانی بەڕێز پارێزگاری سلێمانی و قایم خامێتی سلێمانین و ئێمە ئەو یادەی ئیمساڵ وەکو چۆن پیرەمێت هەموو جارێکە ڕێگەی پێناایرە ئەی لە دڵما ئەیکەمەوە ئێمە شەڵێم لە دڵمانە ئەیکەینەوە بەڵام بە ناوی ئەوانیشەوە تەواوی نەورۆز پەروەرانەوە پیرۆزبایی لە نەتەوەکەمە کەم لەم ڕۆژە خەباویەیە بەداخەوە کە ڕێگەمان پێناگیرێ مەبەستە ڕێگە مەبەست کۆرۆناکە بۆ بۆ بەڵانە هەمە تێ ناخۆشیە نامانێنێتەکە دەستەکانە خۆش ئەو ئینە ببێت دەستەکانە خۆش بێ شەڵات ساڵێکی تر ئەگەر بارودۆخ ئاسایی بێ حەقی بۆکەینەوە زۆر سپاس مادومان کردی زۆر سپاس مەمنون بەنای ئەوانیشەوە سپاس زۆر سپاس بۆ محەممەد مەردان سەرۆکی کۆمەڵەی کەلەپور و فۆلکلۆری کورد مادومان کردی بەڵێ خۆشەویستان ئێستاش پەیامنێرمان حەیدەر ئەحمەد بەشەیەکی ڕاستەوخۆ لە کفری و لەگەڵمانە حەیدەر سڵاو لێ بێ و بەیانیت باشنوێترین زانیاریەکانی شاری کفری با ئێمە بە بینەران بێنیت.
سڵاو لە ئێوەش من دەمەوێت لەوە دەست پێ دەکەم لوژنەکانی گەڕان و پشکنین ئەو لوژنەی کە تایبەتە بەسەر مارکێت یا پێشی پێدراوە بۆ فرۆشتنی خۆراک و پێداویستی خۆشبەختانە دەتوانن بڵێن بەشێک لەو لوژنەیە کە بە شێوەیەکی 24 کاتژمێری کار دەکەن توانیان بەشێک لەو خۆراک و خواردەمەنیانە کە هەندێکیان ماوەکەیشان بەسەر نەچوو بەڵام لەبەر نەشیاوی لژنەی هاوبەشی قایمخانەت کە پێکاتوە لە ئاسایش و لە چاودێری و بازرگانی وەروەها بەشی ئابووری ئاسایش لەگەڵ پۆلیس لەگەڵ تیمی تەندروستی توانیان دەستی بەسەردا بگرن و لە ناوی بن. من دەمێت ئاماژە بۆ بکەم کە لە ڕۆژی وەک ئەمڕۆدا لە یادی ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 کەرکووکی قودسی کوردستان تاجی سەرکەوتنی لەسەر ناو ڕاپەڕین توانی بگاتە دوا پارێزگای بووکی کوردستان کە کەرکووکی خۆشەویست بوو. من دەمێت ئاماژە بە هەنگاوێکی دیکە بکەم کە هاوکات هەر لە چوارچەوەی ئەو هەنگاوانەی کە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا پۆلیسی هاتچۆ ئاسایش قەدەغەکردنی هاتچۆ بە شێوەیەکی باش هاوڵاتیان ڕێنمایی دەکەن لە هەمان کاتیدا کارێک کراوە کە لەوەی کەوا قەیران دروست نەبێت یاخود ئەزمە دروست نەبێت چی لە دابینکردنی خۆراکە یاخود تیمەکانی تەندروستیە کە ئەمە هەنگاوێکی دروستە کە هاوڵاتیان هاوکاری هەردام و دەستگایکی حکوومەت بن حکوومەت دەتوانێت ئامانجی خۆی ئامانج بکە. ئەمە کۆی زانیاریەکانی سنووری خەزای کوردی بوو. زۆر سپاس بۆ پەیامنێرمان حەیدەر ئەحمەد کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کفریۆ لەگەڵمان بووی. سپاس بۆ سەرجەم زانیاریەکانت. بەڵێ خۆشەویستان ئەچینە لای تەوەری دووەمی پرۆگرامەکەمان کە ئەویش گفتوگۆکردنە بێت لەسەر ساڵیادی ڕاپەڕینی بەهاری ساڵی 1990 کە لەم ڕۆژەدا دانیشتوانی شاری کەرکووک ڕاپەڕینیان کرد و توانیان کە خۆیان ڕزگارکەن لە دەست ڕژێمی بەعس و سەرکەوتنی گەورە و سەروەریەکی گەورە تۆمار بکەن. هەر بۆ مەبەستەش ئەمڕۆ لە سۆدیەکانمان لە شاری کەرکووک کەوانێ میوانداری زۆر بەڕێز محەممەد دووشیوانیمان کردووە کە بەڕێزیان لێپرسراوی مەڵبەندی مووسڵن. کاک محەممەد سڵاو لێبێ و بەیانیت باش ساڵیادی ڕاپەڕینی شاری کەرکووکت لێ پیرۆز بێ و جەژنی نەورۆزت لێ پیرۆز بێت. لە جەنابتان و لە خەڵکی کوردستان و لە هەموو کەرکووچیەکان و لە کەسوکاری شەیدان و لە سەرجەم پێشمەرگە قارەمان و دێرینەکانی کوردستان و هەروەها کەسوکاری شەیدان و زیندانیانی سیاسی و سەرجەم ئەوانەی کە لە ژوورەکانی حزبی بەعس لە سێدارە دران. من ئومێد دەکەم ئەم بۆنەیە بکەینە بۆنەیە کە جارێکی تر هەڵسانەوەی میلەتەکەمان و هەروەها کەرکووک هەر بۆ ڕاستکردنەوەی جەنابشت من محەممەد عوسمانم مەسئولی مەڵبەندی کەرکووک نەک مەسئولی مەڵبەندی مووسڵ. کاک محەممەد ببوورە دیارە بە خەڵەت پۆستەکە درا بە من. کاک محەممەد پێم خۆشە سەرەتا باسێک لە گرنگی ڕاپەڕین بکەین بە شێوەیەکی گشتی بۆ کوردستان چی بووە و بە تایبەتی بۆ شاری کەرکووکە هەروەکە زانی کە شاری کەرکووک شارێکی فرەنەتەوەیە. لە ڕاستیە ڕاپەڕین ئەتوانین بڵین بوو بە نقطەی وەرچەرخان لە ڕووی سیاسیەوە نەکەن لە عێراق بەڵکو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستش چونکە بۆ دەڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبەرەوەی لەو سەردەمە دەسەڵاتێکە بوو کە ناوی حزبی بەعس و سەدام حوسێن بوو. ئەمانە بوو بنە سەر خەتەرێکی گەورە هەم بۆ سەر ئێران بۆ سەر تورکیا بۆ سەر سووریا بۆ سەر سعودیە بۆ سەر ئەو کوێتی هەرداگیر کرد هەروێرانی کرد و هەروەها جگە لەوەی کە لە ناوەش میلەتەکە بە ئاگر و بە ئاسن لەگەڵا مامەڵەیە کرد چی وەکو شیعە چی وەکو کورد چی وەکو بەشێ لە سونەش و چکە لەوەی کە دەیگوت لە عێراقا تورکمانێکش نییە. کەواتە هەموو ئەمانە جارێکی تر کە گۆڕانکاری بەسەرا دێتەوە و ئەمانە بەم شێوێ جاریکە هەموو ئاوەژۆ ئەبێتەوە ژیانێکی تازە دەست بێکە. ئەم ژیانە تازەیە ڕەنگە دەیان ئەتوانن بڵین خەڵک لەم پێناوەدا بۆ ئەوەی ئەم گۆڕانکاریە گەورە بکرێت بۆی ئەم وەرچەرخانە گەورەی ڕوودا دەیان کەس کە ژیانی خۆی کرد بە قوربانی کە یۆ خۆتان نەزانن گەورەترین
سەروەت و سامان لە حیاتی ژیانی مرۆڤ خودی خۆیەتی کە کەسێک ئامادە بێ ژیانی خۆی پێشکەش بە خاک و نیشتیمان بکاکەواتە ئەتوانین بڵێن خەتەرێکی زۆر گەورە لە نەک خەتەر یعنی هەر ئەڵێن ئەوەی کە پێ ئەوترێ ژینۆساید و هەروەها کۆمەڵکوژی و هەروەها بە کۆمەڵ لە نابردن کە ئەمە دەولیەن قەدەغەیە بەڵام تەماشاکەی لەسەر دەمی بەعسە ئەمانە ڕوویەدا تەنانەت بە تایبەتی گرنگیەکی تری ئەمە ئەوە بوو کە ئەتوانین بڵین باڵانسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دیسانەوە بە شێوەیە کە تێکچوو بوو بە تایبەتی لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی سیاسیەوە لە هەموو ئەو ناحیانەی کەەوە هەبوو جگە لەوە ئەتوانین خەتەرێکی تری باسکەین ئەم ناوچەیە لەبەر دەمی لە ناوچوونی عرقیا بوو یعنی بڵین بۆ نمونە پێکاتە هەیە کە بڵین بۆ نمونە مەسیحەکان تورکمان کورد زۆر خەڵکی تر و زۆر پێکاتە و شەریحەی تر لەم وڵاتەیە هەبوو ئەمانە هەموو لەبەر دەمی لە ناوچوون بوون جارێکی تر کە ڕاپەڕین ئەکرێ هەموو ئەمانە زیندوو ئەبنەوە هەموو ئەمانە ئەکەونە سەر سکەی قەومیەت و نەتەوایەتی و زمان و کەلتور و مێژووی خۆی بۆ یەکە ئێمە هەرچەند لەسەر ڕاپەڕین قسە بکەین لەسەر وەرسەرخانی ڕاپەڕین قسە بکەین پێمان وایە ڕەنگە بە دیدارێک و بە دوو دیدار و بە دە دیدارش تەواو نەبێ جا بۆ یەکە ئێمە لێرە ئەوە ڕابگەێنین کە ڕوو بکەینە گەنجانمان و پێیان بڵین ئێوە ڕەنگە لەو سەردەمایە بەشێکتان بڵین هێشتا فامیان نەکردبووە یان بەشێکیان لەدایک نەبوو بوون چونکە مێژووی 29 ساڵ پێش ئێستا پێم وانییە مێژوویەکی کەم بێ بۆ یەکە ئەبێتیان بگەێنین کە ئەبێ تێبگەن ئەم دەسەڵاتە و ئەم وەزعی کە ئێستا دروست بووە ئەم کەشە ئارامەی کە ئێستا دروست بووە لە گۆڕێەوە بە ئاسانی نەهاتوتە پێشەیە عەلا ڕەغمی هەموو ئەو کەم و کوڕانەی کە ئێستاکە هەم حکوومەتی مەرکەزی هەم حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک بە کۆمەڵێک قەیران و کەم و کوڕی و ئەتوانی بڵین گەندەڵیا تێپەڕێ بەڵام ئەگەر ئەم لایەنشی ببینین ئەم لایەنشی کەم نییە کە خەڵک بتوانێت بە ئازادی بژێت تەنانەت لە ڕابردووە مافی قسەکردن نەبووە تەنانەت لە کەرکووکە کەسێک نەیتوانێت خالۆکەی تاپۆکە بە ناوێەوە نەیتوانێت ناو منداڵەکەی بە کوردی بنێ نەیتوانی ئۆتۆمبیلێک بکڕێ سەنوێکەی بکاتە ناوی کە جگەل لەوەی کە هەچی لا و گەنجی کورد هەبووە بۆ تورکمانش بە هەماشەوە بەشێ لە عەرەبش هەموو لە زیندانە بوونە بەشێکی زۆریان هەر لەسەر جادەکان گولە باران کران یعنی ئەمە هەموو ئەومان پێ ئەڵەیە کە ژیان لە وەستانە بووە ئیلا ئەبێ کۆمەڵی خەڵکی عەقڵێتی شۆڤێنی عەرەبی ئەمانە حکمی ئەم وڵاتەکە تەنانەت بەشێکی زۆری لە ئەندامانی حیزبی بەعسی هەڵوەشاوی ئەو سەردەمەش لە خۆیان دڵنیان نەبوونە یعنی هاتۆتە سەر ئەوەی کە خۆشیان ئیعدام کراون لێر و لەوێ بۆ یەکە دەسەڵاتێکی عەسکەرتاری لە مەنتقەکەیە بوونی هەبووە حیسابی بۆ مرۆڤ نەکردووە حیسابی بۆ ژیان نەکردووە حیسابی بۆ پێکاتە نەکردووە باوەڕی بە دیموکراتیەت نەبووە باوەڕی بە فرەحیزبی نەبووە باوەڕی بە ڕێی ئازاد نەبووە هەموو ئەمانە مرۆڤی قەتیس کردووە وای لە مرۆڤ کردووە کە مرۆڤ ئیتر نەتوانێت هیچ حرەکەیەک بکە لە کاتێک کە ڕاپەڕین ئەبێ هەموو ئەمانە لە قەفەس دەرەچن هەموو ئەمانە ئازادە بن هەموو ئەمانە جارێکی تر بینایی مرۆڤایەت لە چوارچێوەی بینای مرۆڤایەتیە ئەتوانین بڵێن دروستە بنەوە دێنەوە پێشەوە بۆ یەکە ڕاپەڕین گرنگی مێژوویی کۆمەڵایەتی ئینسانی سیاسی خۆی هەبووە و ئێستا ئەمە بەرهەمەکەیەتی بە کۆمەڵێکەم و کوڕێەوە کە ئێساکە ڕوبەڕوومان بۆتەوە باشە کاک مەحەمەد هەروەکو ئاشکرایە و هەمووان ئەزانن کە دەستپێکی ڕاپەڕین لە 5 ئازار بوو کە لە شاری ڕانیۆ و دواتر نازناوی دەواازەی ڕاپەڕینی پێدرا لە 5 ئازارەوە دەستی پێکردو بەڵام ئەمڕۆ کە 23ە بڵێ ساڵیادی ڕاپەڕینی کەرکووکە بۆچی ڕاپەڕینی شاری کەرکووک دواکەوت بۆ 20 مانگ یان بڵێ پلانی ڕزگارکردنی شاری کەرکووک بۆ دواکەوت لە ڕاستیە ئەوەی کە ئێمە ئەیزانین قیادەی کورد بەگشتی و قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستان دینەمۆی ڕاپەڕین بووناوە ئەو بەرنامەیەی کە لە بۆ ڕاپەڕین ئامادە کراوە بۆ ڕاپەڕین نووسراوەتەوە ئەوە زۆر نەچینەنە ئەوردەکاری باشە بەڵام هەمووی ئەوانە لە چوارچێوەی بەرنامە و کارکتەرەکانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبەکراوە و ئەو کاتەش ئەم پلانە ئەتوانی بڵین لە قاسمەڕەش و لە زەڵێ و ناوزەنگەوە ئامادە کراو و بانگی هەموو هێزەکان کرا و دابش کرا بەسەر ناوچەکانە پلانەکە بەو شێوەیە بوو ڕەنگە هێزێک
یاخود بڵین خەڵکێک جەماوەر ڕێخستنە نهێنیەکانی ناو شاری کەرکووک ئەگەر لە یەکەم ڕۆژە دەستیان بە ڕاپەڕین بکردایە ڕەنگە حیزبی بەعەس تەواوی شارەکەشی تەخت بکردا لەگەڵ زەویە بۆیە کە بیر لەوە کرایەوە پلان بە پلان هەنگاو بە هەنگاو ڕاپەڕینەکە پلانی بۆ دابدرێ و ڕێخستنە نهێنیەکان لە ناو شار و هێزی پێشمەرگەش لە دەرەوە و لەو سەردەمەش کە کۆمەڵی چەکداری حکوومەتی عێراقی هەبوو کە ئەنواع ناویان هەبوو بەڵام ئێمە لە کۆتاییە بە چەکدارە شۆڕژێڕەکان ناویانمان هێنا یان ناویانمان برد هەموو پێکەوە پلانێک ڕێکخرا هەنگاو بە هەنگاو چۆ پێشەوە بە تایبەتی مەسن بۆ نمە شوێنێکی وەکو ڕانیا کە پشتی ئەتوانین بڵێن پشتی پێشمەرگە بۆ پشتی پێشمەرگەش ئەو دی حدودی ئێران بۆ کەواتە ئاسانترە بۆ شارێکە تو کە هەڵمەتی بدەیت و یان ڕاپەڕین بکەیت لە کاتێکا پشتت هین خۆت بێ و هەنگاو بە هەنگاو بەدوایەوە هاتە سلێمانی و هاتە بازیان و هاتە چەمچەماڵ و لە قۆڵی هەولێرشەوە بە هەمان شێوە ڕۆیش و گەیشتە هەولێر و گەیشتە مجەمەعەکانی دەوری هەولێر و بنسڵاوە و هەتا گەیشتە قوشتەپە ئەگەر بێ و ئەم پلانە یعنی حتا بە تایبەتی لە ڕووی عەسکەریەوە ئەگەر کاتێکە تو لە شوێنێک هەڵبژێری بۆ شەڕکردن ئەبێ لانی کەم لایەکی هین خۆت بێ لانی کەم ئەبێ پشتی هین خۆت بێ بۆ یەکە کەرکووکش لە ڕووی جوگرافیەوە کەوتبۆ وەسەتی کوردستانەوە لەو نەتەتوانی وا بە ئاسانی بگەیتە کەرکووک بۆیە ئەبێ پێش خۆت پاکەیتەوە ئەنجا بگەیتە کەرکووک و ینی هۆی تاخیربوونی یان بڵێن دوا خۆناغی پرۆسەی ڕاپەڕینی خەڵکی کوردستان کەرکووک بووە یعنی وەکو چۆن بڵێ حاڵەتەکە بەم شێوەیە بووە کە دەبوو بمایەتەوە چونکە تۆ نەتەتوانی وا بە ئاسانی بەهێزێکی گەورەی چەند هەزار پێشمەرگەی و بە ڕێخستنەکانی ناو شارە بتوانانی ڕاپەڕینکەی بەڵام کاتێک ئەو شوێنانە ڕزگارکرا بڵێ قۆڵی هەولێر بۆ پردێ و قۆڵی سلێمانی بۆ قەرەهەنجیر و بانی مەقان ئەمە وای کرد عملیەکەی ئاسانتر کرد یعنی حتا بەشێکی زۆری ئەو سەردەمانە کە هێزی پێشمەرگەی قارەمانی کوردستان بە کۆی ئەو هێزە چەکداری کە چەکدارە شۆڕژێرەکان کە کەوتبنە هاوشوانی بەدەیان کیلۆمەتر و بەدەیان سەعات بە ڕێگای بەبێی ڕەبیەکانی حکوومەتی عێراقی هاتن تاکو گەیشتنە کەرکووک دیسانەوە شەرکارێکی ئاسان نەبوو چونکە ئێمە ئەگەر لە ڕابردووە زەختێک فشارێک لەسەر سلێمانی بووبێ لەسەر دەمی حیزبی بەعسیان لەسەر هەولێر هەبوو بێ بەڵام ئەو فشارە لە کەرکووک دەیان قات بووە یعنی بەسن بۆ نمونە لە هەموو کۆڵانێکی کەرکووک دەبابەیە وەستاوە لە هەموو کۆڵانێکی کەرکووک ناقیلەیەک وەستاوە لە هەموو کۆڵانێکی کەرکووک 50 تا 100 سەربازی عێراقی و هاونۆکەرەکانیان وەستاون ئەمە وا ئەکا پێت ئەڵێ نەک ناتوانێت کەس جوڵە بکە و نەک زمانی کوردی و هەروەها تاپۆی خانووی کوردی و ئەوەی سەنەوی ئۆتۆمبیلی کوردی و ئەمانە قەدەغە بوو تەنانەت ئەم ماڵ و ئەو ماڵش قەدەغە بوو کەواتە تۆ لەم حاڵەتەیە ئەگەر تۆ نەتوانی بە تایبەتی لە ڕووی عەسکەریەوە ئەگەر نەتوانی پشتی خۆت ئەمینکەی ناتوانی بچی هەڵمەت بەری ئەو شوێنانە ئازادکەی بەڵام لە کاتێکا کە بەم شێوەیە هەڵمەتەکان دەستی پێکرد لە ماوەی شەو ڕۆژێکە هەموو ئەو فسفس باڵەوانانەی کە لەم شارە خۆیان بە عەنتەری سەر ئەم زەوی ئەزانی و خۆیان بۆ ئەزانی لە خۆیان بەو لاوە ئیتر مرۆڤ نییە و لە خۆیان بەو لاوە پیان وابوو هیچ کەسی تر مافی ئەوەی نییە کە هەنا ساڵ کێشەیە لە ماوەی شەو ڕۆژێکە لە بن دەستی ڕێخستنە نهێنیەکانی ناو شار و هێزی پێشمەرگەی قارەمان و جەماوەری ڕاپەڕەوی کوردستان کەس نەیزانی بە چ دەردێک ڕۆیشتن و بەشێکیان لەم شارە هەر ئەتوانین بڵێن کەوتنە بەر هەڵمەتی هێزەکانی کوردستان و هەر لەوێ بە سزای گەل و شۆڕش گەیاندران و هەندێکشیان نیانەزانی چۆن ڕاکەن تەنانەت ئەوەی لەبان دەبابەکەش بوو ڕای کرد و دەبابەکەی بەجێهێشت بۆ یەکە هەر کاتێک کە میلەتەکەمان کە پێویستی کرد بێ یەکێتی و یەکگرتوو بێ توانیوێتی دەستکەوت و سەروەری باش بەدەست بێنێ و ئەمەش دلیل و بەڵگەیە بۆ ئەوەی کە بۆ لە ڕابرد و بۆ ئێستا و بۆ ئایندەش هەمیشە پێکەوە کار بکەین و ئەوە لەبەر چاو بگرین چونکە ئەو کەسەی کە هاتۆتە ئەم شارە کە دژی میلەتەکەمانە ناڵێ چێ یەکێتیە و چێ پارتیە چێ گۆڕانە چێ بێلایەنە و چێ فەقیرە و چێ دەوڵەمەندە ئەمان بە یەک مستەوا تەمەشای هەموو میلەتەکەیان کردووە تەنها مەسەلەکەش ئەوە بووە کە ئەمە کووردە و ئەمەش میلەتێکە کە لەم وڵاتەیە کە بوونی خۆی هەیە بۆ یەکە ئەوان هەمیشە
لەوە لە کورتۆقیون کە لە کاتێکا لە 1920ەکان هەڵبژاردنێک لە کەرکووک ئەکرێ کوردیەکەمە بێ لە سەرەتای پێکێنانی حکوومەتی عێراقی کە ئەتوانین بڵێن لە ساڵی 1920 تاکو 1958 هەرچی هەڵبژاردنێ لە کەرکووک کراوە کوردیەکەم بووە هەرچی 15 هەڵبژاردن کراوە لە هەر 15 هەڵبژاردنەکەی کوردیەکەم بووە 20 محافظ هاتووە بۆ ئەم شارە هەر 20 محافظەکەی کورد بووە بۆ ئاگاداریتانی یەکەم جار لە ساڵی 1934 یەکەم عەرەب چۆتە دەنگی هاوردووە بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق بۆ یەکە ئەم شارە مۆرکی نەتەوایەتی نەتەوەی کوردی پێوە دیارە بەڵام پێکاتەکانی تر لەم شارە بوونیان هەبووە و لەم شارە بوونشیان ئەبێ و ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و بەتایبەتی سیاسەتی چەپکە گوڵەکەی حەزرەتی مام جەلال بەردەوام کارمان کردووە بەردەوامش کارەکەین و دەبێ ئێمە خۆمان وەکو شۆڤێنیەکانی عەرەب بەلاوە لە تروبکان نەبینین و خەڵکش لە خوارەوە تەمەشاکەین بە پێچەوانەوە لەگەڵ کۆی پێکاتەکانی کەرکووک پێکەوە دەست لەناو دەست کارەکەین خزمەت دەکەین بۆ ئەوەی میلەتەکەمان بگاتە ئەو ئاستەیکەوە جێی ڕەزامەندی هەموو لایەکمانە بێ بۆ یەکە تاخیر گەیشتنە کەرکووک یان بڵێن دواخۆناغی هەڵبژاردن کە کەرکووک بووە هۆکارەکەی زیاتر هەم پلانەکەی خۆمان بووە و هەم لە ڕووی جوگرافیشەوە ناوچەکە کەمێک دوورتر بووە لە شوێنەکانی تر وەکو سلێمانی و ڕانیە و هەولێر و باقی شوێنەکانی تر. باشە کاک محەممەد هەروەکو بەڕێزت ئاماژەت پێکرد کە ئازادکردن و ڕزگارکردنی شاری کەرکووک بە بەراورد بە شارەکانی تر تا ڕادەیەک بڵێ قورستر بووە یان زەحمەت بووە ئازادکردنی باشە کە شاری کەرکووک شارێکی فرەنەتەوەیە ئاخۆ بڵێ تەواوی فرەنەتەوەکانی تر هاوکار بوون بۆ ڕزگارکردنی شاری کەرکووک لە دەست ڕژێمی بەعزکا ڕژێمی بەعز بە هەمیشەی چاوی لەسەر شاری کەرکووک بۆ بەراورد بە شارەکانی تر هەر تەنها کوردەکان دانیشتوانی بەشە کوردیەکان ڕاپەڕیون و توانیویانە کەرکووک ئازادکەن یاخود نەتەوەکانی تریش هاوکار بوون لە ڕاستیە پرسیارێکی زۆر گرنگە بۆ ئەو سەردەما ئەگەر بێینەوە بەرچاوی خۆمان ئەو دەسەڵاتی کە لە عێراق هەبوو زیاتر دەسەڵاتێکی سونە مەزهب بوو بە دەرەجەی یەکەم بەڵام لەناو سونەشا گروپێک تیا بەرپرس بوون بۆ یەکە کاتێکە لە کەرکووک ڕاپەڕین دەست بێکە لە ڕاستیتە ئەکسەریەتی عەرەب لەگەڵ ڕاپەڕین نەبوون و لەگەڵ دەسەڵاتی لەگەڵ دەسەڵات یعنی بڵێن زۆربیان دەسەڵاتداری حیزبی بەعز بوون لەو سەردەمەیە ئەمە بەشێکیان بەڵام بەشێکیان نا بەشی دووەم یان بڵێن تورکمان ئەوانش ئەبوون بە دوو بەشەوە بەشێکیان سوودمەند بوون لە حکوومەتی عێراقی هەروەکو کوردش تیا هەبوو کە سوودمەند بوو بەڵام بەشێکی ینی تا ڕادەیەکی زۆر پشتی ڕاپەڕینی خەڵکی کوردستانیان گر بۆچی لەبەر ئەوەی لەو سەردەمەیە وەزعی تورکمان لە وەزعی کورد باشتر نەبوو بگرە خراپترش بوو ئێمە بۆمان نەبوو بڵێن ئێمە کوردین بۆمان نەبوو بڵێن ئێمە بە زمانی کوردی ئەخوێنین ئێمە بۆمان نەبوو بڵێن یعنی هەندێک ئەتوانین بڵێن ئەوەمان هەبوو کە شانازی بە خۆمانەوە بکەین بەڵام لە کاتێکا تورکمان نەک هەر زمانەکەی لێ مەنعکرابوو لێ قەدەغەکرابوو تەنانەت دەیانگوت دەبێ بڵێن لە عێراقا تورکمان نییە یعنی حتا لەو سەردەمەیە کاتێک کە تاریخ عەزیز ئەچێتە تورکیا لەوێوە تورکەکان لیانە پرسن تورکمان لە عێراق تورکمان لە کەرکووک ئەڵێن ئێمە لە عێراق شتێکمان نییە بە ناوی تورکمان بێ کەواتە لەم حاڵەتەیە تورکمان لە بەردەمی توانەوە و لە بەردەمی لە ناوچوون کەواتە وەزعیان لە ئێمە خراپتر بوو بۆ یەکە بەشێک لە تورکمان تەییدمانیان کرد و هەروەها مەسیحیەکانش کە ئەوانش دیسان بە عەرەب نووسرابوو بۆیان نەبوو بە زمانی خۆیان قسە بکەن بۆیان نەبوو بڵێن ئێمە مەسیحین دەبوو بیان گوتە ئێمە عەرەبین ئەوانش وەزعیان خراپ بوو بەڵام بەداخۆ ژمارەیان کەم بوو یعنی کەواتە ئەم جگەر لە کورد ئەم دوو پێکاتەی تر تا ڕادەیەکی زۆر لە پشتی ڕاپەڕین بوون و تا ڕادەیەکەش بەشداری ڕاپەڕینیان کرد و بە تایبەتی تورکمانەکان لە ساڵی 91 زیاتر لە 100 کەسیان لە پردێ لەلایەن حیزبی بەعسەوە گولەباران کران لەبەرەوە مەسەلەن ئەمە چەندێکیانەوە لە منطقەی وەکو دەی بەشیری تورکمان شیعە بووە لەگەڵ زەویە یەکسان کراوە عەرزەکانە دراوە زەوی و ماڵ و حاڵیان دراوە بە عەرەبی بەشێک لە عەرەبی شۆڤێنی لەبەرەوە یعنی ئەگەر وردەکاریەک یا خوێندنەوەی بۆم حاڵەتە بکەی ئەتوانی
توانی بڵێ بەشێکی زۆری پێکاتەکانی کەرکووک لە پشتی ڕاپەڕێنی خەڵکی کوردستان بوون. بەڵێ کاک محەممەد ئەمڕۆ کە هەروەکۆی کە ساڵیادی ڕاپەڕینی شاری کەرکووکە لە هەمان کادا 41ەمی ساڵیادی دامەزراندنی ئێزگەی دەنگی گەلی کوردستانە، ئەمەوێت بزانم کە ئێزگەی گەلی کوردستان لەو کاتەدا چ ڕۆڵێکی هەبووە لە ڕاپەڕینەکاندا؟ لە ڕاستیە ئێمە سەرڕای ئەوەی کە ئەمڕۆ یاد و جەژنەکانی ڕاپەڕین و نەورۆز و سەری ساڵی کوردیە و ئەشکرەیە ئەو مافە بە ئەو ئێزگە ئەو ڕادیۆ خۆشەویستە بدەین کە بەڕاستی ئەتوانین بڵین یەکێک بووە لە کۆڵەکە هەرە ئەساسیەکانی ڕاپەڕین، یعنی بەشێکی زۆری پلانەکانی ئەو شوێن و ناوچانەی کە دەبوو هێزی پێشمەرگە و جەماوەر ڕاپەڕینی تیا بکە لە ڕێگەی ئێزگەی دەنگی گەلی کوردستانەوە بوو. بەتایبەتی لەو سەردەمەشە کە عێراقش کەوتۆ بەر هەڵمەتی هاوپەیمانان و زۆربەی ئەو جیهازە تەشویشەکانشی نەمابوو، بۆ یەکە ئێزگەی دەنگی گەلی کوردستان وەکو تاقە ئێزگەی، وەکو دانە ئیزگەی، وەکو ئێزگەیەکی تاخانە کە لەو سەردەمەیە کە دەوری ئەساسی هەبوو بۆ سازدان و جۆشدانی ڕاپەڕین، هەتا ئەم دەقەیەش لەسەر دەمی گەنجان و لاوان کە ئێستاکە ئەیڵێنەوە لە فڵانەوە بۆ فڵان کە هەمووی باسی ئەو ئێزگەیە. ئەو ئێزگەیە ئەتوانین بڵین لە 150 ڕاپەڕینی خەڵکی کوردستان بوو، یعنی لە هەموو شوێن و جێگاکان هەموو خەڵکە بوو ڕادیۆی پێ وایە و هەم جەماوەر کە خۆیان و هەم هێزی پێشمەرگەش بە لە دەوروبەری شارەکان کاتێک کە نزیکە بنەوە بۆ ئەوەی لە چ سەعاتێکا بە هەڵمەتی ئەو شوێنە بدرێ یەکسەر ئێزگەی دەنگی گەلی کوردستان زفرەیەکی لێ ئەدا، واتە ئەو زفرەیە لەو شوێنە دەست پێ بکەن و ڕاپەڕینکەن، کەواتە بۆ یەکە ئێمە دەبێت لێرەوە سڵاو بنێرین بۆ ئازیزان و خۆشەویستانمان و ئەوانەی لە ڕابردوو لەو ئیزگەی کاریان کردووە و ئەوەی ئێستا کارەکەن و ئەوەی لە ئایندەشە کارەکەن سڵاویان لێ بکەین، دەستی هاوڕێتی و ئازیزایەتی و مەبدەیان بگوشین و سوپاسیان بکەین. بەڕاستی دەبێ وەکو مێژوو حەقی تەواو بە ئێزگەی دەنگی گەلی کوردستان نەدراوە و من ئومێد دەکەم دەیان لێکۆڵینەوە یان وەک مێژوو ئەوانەی کەوا ئێزگەی دەنگی گەلی کوردستان کە لە کۆتاییشە ئەم تەلەڤیزۆنە خۆشەویستە شەر بە ناوندرا ئەمە ببێتە وەکو یەکێک لە توراسەکانی میلەتەکەمان کە توانیوانە دەوری هەبێ لەو ڕاپەڕینە پڕشکۆیە. سڵاو و ڕێز و حرمەت بۆ هەموو ئەوانەی کە لە ئێزگەی دەنگی گەلی کوردستان هەر لەسەر لە ساڵی 79 کە ئەگە هەڵە نەبم ئێزگە دەنگی دەستی پێکرد تاکو ێسەش بەردەوامە دەیان کادر و کادر لەو ئێزگەیە پەروەردە بوون، خزمەتیان کرد، عەزیەتیان کێشا، تەمەنی خۆیان بۆ ئەو ڕادیۆیە سەرف کرد. ئەوانەی کە نەماون ئیشەڵڵا خوای گەورە لیان خۆش بووە و ئومێد دەکەین وەفایەکمان هەبێ بۆ کەسوکاریان و سڵاو لەمانەشی کە ئێستاکە ماون و خزمەتەکەن. دەستەکانە خۆش بێ کاک محەممەد، زۆر سپاس بۆ ئامادەبوونت دووبارە ساڵیادی ڕاپەڕین لە بەڕێستان پیرۆز بێ. زۆر سپاس بۆ محەممەد عوسمان لێپرسراوی مەڵبەندی کەرکووکە بەشێکی ڕاستەوخۆ لە شاری کەرکووک لەگەڵمان بووی. سپاس بۆ ئامادەبوونت. بەڵێ خۆشەویستان هاوکارمان گۆران سەینووری راپۆرتێکی لەسەر ساڵیادی ڕاپەڕینی کەرکووک بۆ ئامادەکردن. پێکۆبینەرە بین و دواتر لە تەوەری سێمی پرۆگرامەکە لەگەڵتانە بین. ڕاپەڕینی ئازاری ساڵی 1991 ئەو ڕاپەڕینە جەماوەریە مەزنە بوو کە جەماوەری باشووری کوردستان بە پاڵپشتی هێزەکانی بەرەی کوردستانی ئەو کات و بە پێشەنگی هێزەکانی پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕوویدام و دەستگاکانی ڕژێمی بەعەزدا تەقیەوە. لە 19 ئازارەوە جمجۆڵی ڕاپەڕین بەرەو قودسی کوردستان شاری کەرکووک دەستی پێکرد و لە سنووری پارێزگای هەولێر و سلێمانیەوە هێزەکانی پێشمەرگە و جەماوەری ڕاپەڕێوی ئەو ناوچانە لە دوو میحوەرە شاری کەرکووک بەڕێکەوتن و دوای ڕزگارکردنی پردێ و ناحیشوان و کۆنتڕۆڵکردنی سەربازگە و ڕەبیەکانی سەر ڕێگای هەردوو میحوەرەکە
ڕۆژی 20 مانگ ڕاپەڕین لە ناو جەرگەی شاری کەرکووک دەستی پێکرد و هێزەکانی ڕژێم بەو پەڕی توانایەنەوە بەرگریان دەکرد چونکە چەندین بارەگای سەرەکی دام و دەستگا داپۆسێنەرەکانی تایبەت بە کوردستان کە پیان دەوت شیمال لەو شارەدا قایم کردبوو بەڵام ڕقی پیرۆزی ڕاپەڕین لای جەماوەر و هێزی پێشمەرگە ئەو تەوقەی شکاند و ئێوارەی ئەو ڕۆژە بەشێکی زۆری ئەو مۆڵگە و سەربازگانەی کە لە شارەکەدا بوون کەوتنە ژێر دەستی پێشمەرگە و جەماوەر ئیدی لەوێوە شەڕ و ڕوبەڕووبوونەوەی قورس تا ڕۆژی 21 مانگ لە نێوان جەماوەری ڕاپەڕی و هێزی پێشمەرگە پێکەوە لە بەرامبەر ڕژێمی بەعزدا دەستی پێکرد و بەردەوام بوو چونکە 20 مانگ بەشێکی زۆری ڕاپەڕینی کەرکووک بە سەرکەوتووی جێبەجێکرا ئەو ڕۆژە بووە ڕۆژی سەرکەوتنی ئامانجی ڕاپەڕین و ڕاپەڕین لە کەرکووک تاجی سەرکەوتنی لەسەرنا ئاگری بابە گورگوردا بمرکێنەوە بەڵام خەیاڵیان خاوە نەتەوەی کورد نەتەوەیەکی زیند و تێکۆشەر و کۆڵ نەدەرا بۆ هەتا کوردێک بابێ کەرکووک شاری کوردستانە مژدەتان لێبێت کە بەما ڕۆژی ڕزگاری کوردستان و دیموکراسی عێراق نزیک دەبێتەوە بەڵێ خۆشەویستان لە کۆتا تەوری پرۆگرامەکەمانە لەگەڵتان بەردەوام بین کە ئاویش گفتوگۆکردنە بێت لەسەر 41 ساڵیادی دامەزانی ئێزگەی دەنگی گەلی کوردستان کە 41 ساڵ لەمە و پێش و لە ڕۆژێکی وەک ئەمڕۆیە ئەو ئێزگا جوانە ئەو ئێزگا کە خەباتێکی زۆری بە گەلی کورد کردووە کە بە داینەمۆی شۆڕش ناسراوە ئەم ئێزگەیە دامەزراوە لە پرۆگرامی ئەمڕۆمانەمانێ باس لە مێژۆکەی بکەین بزانین بە چەند قۆناغدا تێپەڕیوە هەربەوە بەستش میانداری زۆر بەڕێز شوان محەممەدمان کردووە کە بەڕێزیان لە پرسرایی بەشی هەواڵن لە ڕادیۆی دەنگی گەلی کوردستان کاک شوان سڵاو لێبێ و بەیانیت باش زۆر سپاس وەرای پیرۆزباییمان بۆ 40یەکەمین ساڵیادی دامەزراندنی ئێزگەکە لە هەمان کادا جەژنی نەورۆزە پیرۆزبایی جەژنی نەورۆزیشمان هەیە و لە هەمان کادا ساڵیادی ڕاپەڕێنیشە سپاس بۆم دەرفەتە سەرەتا پێم خۆشە یادی 41 ساڵی ڕادیۆی دەنگی گەلی کوردستان پیرۆزکەم لە بەڕێوەبەر و تەواوی کارمەندان و ستافی ڕادیۆکەمان بەڵێ کاتێکە یەکێتی نیشتیمانی کوردستان لە 1/6 ساڵی 1975 دامەزرا سەرکردایەتی ئەو کاتی یەکێتی نیشتیمانی کوردستان بیری لە دووشتی گرنگ کردەوە لە بواری ڕاگەاندن یەکێکیان دامەزراندنی ڕادیۆ بوو دووەمیان دەرکردنی ڕۆژنامەیە بوو چونکە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان زانی بووی کە ئەگەر بێت پەیامەکانی شۆڕش بگەێنێت یاخود شۆڕشی نوێ سەرکەوتوو بێت پێویستە بە ڕاگەاندنێکی بەهێز هەیە بۆ ئەوی بتوانێت پەیامەکانی بگەێنێ بۆیە لە 21 ساڵی 1970 ڕادیۆی دەنگی گەلی کوردستان دامەزرا و ئەم ڕادیۆیە لە سەرەتادا لەژێر چەند ناوێک درێژەی بەکارەکانیدا یەکەم جار ڕادیۆی دەنگی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو دوجار ناوەکەی گۆڕا بۆ دەنگی شۆڕش و ئێستاش بە ناوی ڕادیۆی دەنگی گەلی کوردستانەوە بەردەوامە ڕادیۆی دەنگی کوردستان بە سێ قۆناغی گرنگدا تێپەڕیوە یەکیان لەوانە قۆناغی شۆڕش بۆ شۆڕشی نوێ کە بە ڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی پێکرد و ڕادیۆی دەنگی گەلی کوردستان ڕۆڵێکی گەورە و گرنگی بینیوە لە سەرکەوتنی شۆڕشی نوێدا بۆ پێی کە ڕۆڵی هەبووە بۆ نمونە توانیوێتی چالاکانی هێزی پێشمەرگە لەو سەردەمەدا بگەێنە بە کۆمەڵانی خەڵکی کوردستان هەوا ببێتە پردێکی بەهێز بۆ دروستکردنی پەیوەندی لە نێوان شۆڕش و پێشمەرگە و کۆمەڵانی خەڵکی کوردستان لەلایەکەوە چکە لەو کاتەدا دەزانین کە ڕادیۆ بەڕاستی تاکە ڕاگەاندن بوو کە خێزانەکانی لە دەوری یەک کۆ دەکردەوە تا بتوانن گوێبیستی پەیامەکانی شۆڕش بن و هەروەها تا بتوانن گوێبیستی سەرکەوتنەکانی هێزی پێشمەرگە بن کە ئەو ناوچانەی ئازادی دەکەن زۆر باشە کاک محەممەد هەمیشە ئەفو کاکشان هەمیشە دەوترێت کە ئێزگەی دەنگی گەلی کوردستان وەکو پێشمەرگەکان لە یەک شوێنان نەماوەتەوانەیە بەردەوام چەند شوێنێکی گۆڕیوە ئەو شوێنانەی کە هەر لە سەرەتاوە پەخشی تیا کردووە کوێ بوون؟ بەڵێ ڕادیۆی دەنگی کوردستان شانبەشانی مەفرەزەکانی پێشمەرگە ئەویش لە شوێنێک جێگیر نەبووە واتە بەپێی شوێنەکان گۆڕاوبوون نە لە نۆکان هەی بووە دوجار لە سلێمانی لە تووژەڵە و لە چوارتا و گازاوەتەوە بە سلێمانی واتە شانبەشانی هێزەکانی پێشمەرگە ئەویش لە گۆڕاندا بووە
گۆڕانکاری بەسەردا هاتووە. زۆر باشە کە باز لە دەنگی گەلی کوردستانەکرا باز لە ئێزگەی دەنگی گەلی کوردستانەکری یەکسەر بیرمان لە ڕاپەڕینێتەوانێ یاخود ڕاپەڕینێتەوە یادمان. ئێزگەی دەنگی گەلی کوردستان هەروکو پێشتریش لە چاوپێکەوتنی پێشوە لەگەڵ کاک محەممەدا لە کەرکووک لێم پرسی کە ئێزگەی دەنگی گەلی کوردستان چ ڕۆڵێکی هەبووە لە کاتی ڕاپەڕینەکە. بەڵێ وەکو لە سەرتاشدا ئاماژەم پێکرد لە قۆناغی یەکەمدا لە شۆڕشی نوێکە بەڕابەتی یەکێتی دەستی پێکرد ئیزگەی دەنگی گەلی کوردستان ڕۆڵێکی گەورە و گرنگی بینی و ئەگەر بێت و ئێمە بە بۆچوونی من ئەگەر ئیزگە نەبووە ڕەنگە شۆڕشی نوێ ئەو سەرکەوتنی بەدەستەوەێنا و بە پێچەوانەشەوە ئەگەر شۆڕژ نەبووایە ڕەنگە ئیزگەی دەنگی گەلی کوردستان ئەو پێگەی کە ئێستا هەیەی نەبووایە بۆیە دوانەیەکی لێکدانەڕاون و لە هەمان کاژدا لە قۆناقی دووەم لە قۆناقی ڕاپەڕینە ڕادیۆی دەنگی گەلی کوردستان شان بەشانی هێزەکانی پێشمەرگە شان بەشانی کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕۆڵێکی گەورە و گرنگی بینیوە کە لە حەماسدان و هەروەها ئەو چالاکیانی کە هێزی پێشمەرگە ئەنجامی دەدا دەیگواسەوە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان و هەروەها خەڵک لە ڕێگای ڕادیۆی دەنگی گەلی کوردستانەوە دیزانی کە بۆ نمونە ئەو شارە ئەمڕۆ کوێ ئازادکراوە سبەینە کوێ ئازادەکەکەواتە کۆی هەموو ئەمانە لە تاکە ڕاگەاندن کە لەو سەردەمادا هەبووە ڕادیۆی دەنگی گەلی کوردستانە بۆیە کاتێکە باسی سەرکەوتنی ڕاپەڕین دەکەین بەڕاستی خەدرێکی گەورەی ئەگەر باسی ڕۆڵی ڕادیۆی دەنگی گەلی کوردستان دەکەین چکا بەڕاستی کۆڵەکەیەکی گەورە بوو بۆ سەرکەوتنی ڕاپەڕی لەو سەردەمەدا. کاکشوان دەوترێت کە 10 ڕۆژ پێش ڕاپەڕینەکە ستافی ئێزگەی دەنگی گەلی کوردستان کراوە بە دوو بەشەوە لە شاخ ئەم بوون بە دوو بەشەوەیە کە بڵێ کراوە بە دوو ئامێردانراوە لەسەر شەپۆلی 41 مەتری و 75 مەتری. ئەم جیاکردنەوەیە ئەم ستافەکە کراوە بە دوو بەشوانێ و کراوە بە دوو ئامێر لەو کاتەیە هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە. بەڵێ دیارە ئەو کاتێک کە سەرکرداتی یەکێتی نیشتیمانی کوردستان پێی باش بووە کە بکرێت بە دوو بەشەوان ئەویش زیاتر بۆ کاتێکە تەشویش دەخرا سەر لایەنێک لایەنێکی تریان بۆ نەپەخشەکەی بەردەوام بووە چونکە وەکو دەزانین کە کۆمەڵانی خەڵکی کوردستان تاکە سەرچاوە بۆیان ڕادیۆی دەنگی گەلی کوردستان بوو بۆیە سەرکرداتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو کاتەدا کە بیری لەوە کردەوە بوو کە تەشویشە یا شتێک بخرێتە سەردانیکان دانێکیان بەردەوام پەخشەکەی هەبێت. زۆر باشە ئێستا ئەگەر باسی قۆناغی ئێستا تاکەیان بڵێ قۆناغی سێمی کارکردنی دەنگی گەلی کوردستان ئێستا لە چه قۆناغێکایە کارکردنتان چۆنە؟ بەڵێ لە ئێستاشدا لە قۆناغ وەکو شتێک مابوو لەسەر کاتی قۆناغی دووەم باسیکەیت؟ بەڵێ وەکو پێشیش ئاماژەم پێکرد لە قۆناغی ئێستاژدا وەکو سەرجەم قۆناغەکان کە هەر لە سەرتا دامەزراوە بە هەمان تین و بە هەمان ڕێبازەوە ئێستاش بەردەوامەوە لە کاری میدیایی شان بەشانی هەموو ڕاگەیانەکانی تر بەردەوامە لە ڕووماڵکردن و تەختێکردنی هەموو ئەو ڕووداوانەی کە چ لەسەر ئاستی ناوچەکە چ لەسەر ئاستی کوردستان بەگشتی و جیهان ڕوودەدات بەردەوامە لە کارەکانی ئێمە پەخشی 24 ساعتیمان هەیە لەو پەخشەلانی کەم 15 بۆ 14 بۆ 15 کاتژمێر ڕاستەخۆمان هەیە و 23 بۆ 25 بەرنامەمان هەیە کە زۆر بەرنامەکانتان بە چەند زمانە؟ بەرنامەکانمان هەر لە سەردەمی شاخیشدا تاوەکو ئێستا کە یەکێک لەو تایبەتمەندیانی کە ڕادیۆی دەنگی گەلی کوردستان هەیە ئەوە بۆ کە چەند بەشی جیاوازیە بۆ بوونە بەشی عەرەبی بهەبووە بەشی کوردی و ئێستاش بەشی عەرەبی هەر بەردەوامە لەگەڵمان ئێمە بەشی عەرەبیمان هەیە بەشی فارسیمان هەیە بەشی کوردیشمان هەیە و بەرنامەکانیشمان بەرنامەی سیاسیە کۆمەڵایەتیە تەندروستیە سەرجەم بەرنامەکان لە خۆ دەگرێن و هەروەها لەسەر جەمشار و شارژەکانی کوردستان ئێمە پەیامنێرمان هەیە لە ڕێگای پەیامنێرەکانمانەوە واتە کوی هەموو ئەو ڕووداوانەی کە ڕوودەدەن لەسەر ئاستی ناوچەکە و جیهان ئێمە دەتوانین لە ڕێگای کەسانی شارەزەوە کە بانگێش دەکرێن ڕووماڵی ڕووداوەکان دەکەین و هەروەها لە سەردەمی پرۆسەی ئازادکردنی عێراقیش ڕۆژی رادیۆی دەنگی کوردستان نابێت لەبیر بکەین کە ئیش ڕۆڵێکی گەورە و گرنگی هەبووە و لە ئێستاشدا بەردەوام بووە لە ئێستاشدا بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کە ئێستا هەموو جیهانی سەرقاڵ کردووە بەدەخۆیەوە بەداخەوە کوردستانیش بەشێکە لەوە ئێمە توانیمانە لە ڕێگای بەرنامەکانمانەوە هەروەها لە ڕێگای ڕووماڵی تایبەتمانەوە بۆەوە خەڵک وشیار بکەینەوانێ ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بگەێنین بە خەڵک. دەستان خۆش بێ و لەشتان ساغ بێ. کاکشوان دەنگی گەلی کوردستان لەناو ئەم هەموو کەناڵە بیدراوە لەناو ئەم هەموو کەناڵی ڕاگەیاندە لەناو سۆشیال میدیایە کە لە ئێستا هەیە تا چەند توانیوێتی جێخۆی بکاتەوە؟ بەڵێ بەداخەوە ئێستا لەگەڵ بەرەوە پێشوونی کۆمەلگا ڕەنگە کەم تا زۆرێک ڕۆڵی ڕادیۆکان کەمتر بوو بێتەوە بەڵام ئەمە ڕەنگە بە ڕادیۆ دەنگی گەلی کوردستان ڕاز نەبێت چونکە ڕادیۆی دەنگی گەلی کوردستان لە ئێستاشدا کە خاوەنی مێژوویەکی ئابۆ ژۆرەیە ئێستاش پێگەیەکی گەورەی هەیە. من
پێم خۆشە ئاماژە بە شتێکم لە ماوەی ڕابردوودا ڕێکخراوێکی فەڕەنسی هات ڕاپرسێکی ئەنجامدا لەسەر ئاستی هەموو ڕادیۆکان لە کوردستان. خۆشبەختانە ڕادیۆی دەنگی گەلی کوردستان لەسەر ئاستی ڕادیۆی هەواڵی یەکەم بوو کە ئەمە بۆ خۆی سەلمێنەری ئەو ڕاستیە کە بەڕاستی ڕادیۆی دەنگی گەلی کوردستان ئێستاش خاوەنی پێگەیەکی بەهێزی جەماوەریە و ئێمە لە ڕێگای بەرنامەکانمانەوە کە ئاماژەشم پێکە زۆربەی بەرنامەکانمان ڕاستەوخۆن و بیسەران لەسەر جەمشار و شارۆچکانەوە پەیوەندیمان پێوە دەکەن کە ئەمە سەلمێنەری ئەوەیە کە بەڕاستی ئێستاش ڕادیۆ ژێرگری خۆیەتی و حەزەکەم ئاماژە بە شتێکیش کەم کە ڕادیۆی دەنگی گەلی کوردستان وەکو تاکە ڕاگەاندن دەتوانم بڵێم گرنگی داوە بە هەر چوار پارچەی کوردستان کە ئەمە کەم تا زۆر لە ڕاگەاندنەکان نابینێ بەڵام ڕادیۆی دەنگی گەلی کوردستان خۆشبەختانە توانیوێتی گرنگی بە هەر چوار پارچەی کوردستاندا بە نمونە ئێمە بەرنامەیەکمان هەیە لە ڕۆژئاواوە کە ئەمە تەختەی ڕووداوەکانی ڕۆژئاوا دەکات. بەڵێ بەرنامەکە لە ستۆدیۆ دەکرێت بەڵام تەوەرەکەی بە ناوی لە ڕۆژئاواوەیە ناوی بەرنامەکە کە ئەمە گرنگی دەدا بۆ ڕووداوانی کە لە ڕۆژئاوا ڕوودەدەن بە ڕۆژئاوا پەیوەندی نێوان هێز و لایەنە سیاسەکانی ڕۆژئاوا و بۆ ڕۆژهەڵاتیش بەرنامەیەکی تایبەتمان هەیە بە هەمان شێوە و بۆ بۆواکووریش واتە ئێمە ڕادیۆیەکین ڕاستە ئەم ڕادیۆیە ڕادیۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و زمان حاڵی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام ئێمە توانیمانە دەنگی سەرجەم ڕەنگە جیاوازەکان بین کە ئەمە خۆی بۆ خۆی هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستانیش لەم ڕۆوە پێشەنگ بووە بۆ دروستکردنی میدیایەکی ئازاد و میدیایە کە بە شێوەیەکی پیشەیانە و ڕازگۆیانە بەڵام بە شێوەیەکی ئەگەر بەگشتی باسیکە ینی باسی ڕادی گەلی کوردستانەکەین تا ڕادەیەک ڕەنگە بیسەرکەم و بێتوانێت کەناڵەکان یان بڵێ کەناڵە بیرراوەکان وای کردبێت کە بیسەران بە خۆیان ڕابکێشن دروستە؟ بەڵێ بە پێشیش ئاماژەم پێکردبوو کاریگەری هەبوو بەڵام ڕەنگە ئەمە بۆ ڕادیۆی دەنگی گەلی کوردستان کەمتر ببێ ئەم کاریگەریە بۆ پێی کە پێشیش ئاماژەم پێکرد خاوەنی مێژوویەکە کە هێشتا زیکرایەت و یادگاریەکانی لەناو هەمووما داماوە کاتێک کە باسی ڕاپەڕین دەکەین کاتێک کە باسی شۆڕشەکان دەکەین کاتێک شۆڕشینە دەکەین یەکسەر خەیاڵمان دەچێت بۆ لای ئیزگەی دەنگی گەلی کوردستان منیش خۆم کاتێک کە کارمەندێکم لەو ڕادیۆیە بەڕاستی زۆر بەختەوەرم زۆر خۆشحاڵم کە لە ڕادیۆیەکی ئاوا لە شوێنێکاڵم لە ڕادیۆی دەنگی گەلی کوردستان کە خەڵک بەڕاستی کە پێگەیەکی بەهێزی هەبووە کە لە ڕاپەڕینە وەکو پێشتر ئاماژەم پێکردووە ئەمە ڕەنگە بۆ ڕاگەیاندنەکانی تر ڕاستە ڕادیۆکانی تر بەڵام ئێستاش کەم تا زۆر ڕادیۆ گوێگری خۆی هەر هەیە بۆ ئێمە لەناو ئۆتۆمبیلەکانمانە ڕەنگە کات کەممان بگرێ بەڵام گوێ لە ڕادیۆ هەردەگرین خانمان لە ماڵەوە یان هەر کەسێکمان یعنی بۆ پێی کە کاتت زۆر لە ناگەتوە توانی بەدەم ئیشکردنیشە و گوێ لە ڕادیۆ بگری ئەمە هۆکارێک بۆی کە تاوەکو ئێستا ڕادیۆ هەر پێگەی خۆی بمێنێت هەروەکو بەڕێزت ئاماژت پێکەکە باس لە ڕاپەڕین باز لە ئێزگەی گەلی کوردستانەکەی سەر باسی ڕاپەڕینەکەیەوە یادمان و ئەو وتێتەوە بڵێ بەرگێمان کە ئەڵێ ئاگاداری وڵاتیانەکەینەوە حوتی مانگ زەماوەت کرد دەستەکانە خۆش بێ کاکشوان داوتەی بەڕێز دەگە شتێک ئێمە باسمان نەکرێت بەڕێز پێت خۆش بێ دەستتان خۆش بێ زۆر سپاس بەڵ وەکو پێشی ئاماژەم پێکرد بەڕاستی ڕادیۆی دەنگی گەلی کوردستان هەر لەسەر تاوەکو ئێستاژ هەر بەردەوام بووە بەشان بەشانی کۆی هەموو ئەو میدیانی کە ئێستا هەیە توانیمانە تەختکێ و ڕووماڵی هەموو ئەو ڕووداوانە بکەینەوە بەداخەوە ئەم ساڵ بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە نەماتوانی لە ساڵیاتی 1 ساڵی ڕادیۆی دەنگی گەلی کوردستان مەڕاسیمێک ساز بکەین چونکە ئێمە هەموو ساڵێک لە میادەدا مەڕاسیمێکی تایبەتمان دەکرد وە کەسانی دڵسۆز و ئەو کەسانی کە هاوکار و پشتیوانمان بوون بەردەوام لە مەڕاسیمەکەدا بوون بەڵام ئەم ساڵ بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە سەرجەم چالاکیەکانمان ڕاگرتووە و هەوڵ دەدەین ئینشەڵا لە کات و ساتێکی گونجاو و ئەو کاتێک کە ئەم ڤایرۆسە تەواو بوو و لە کەشێکی تەندروستی باشدا هەوڵ دەدەین یادی ڕادیۆ بکەینەوەنێ دەستەکانە خۆش بێ کاکشوان زۆر سپاس مادومان کردی و دووبارە ساڵیادی 41 ساڵەتانت لێ پیرۆز بێ زۆر سپاس بۆ شوان مەحەمەد لێپرسایی بەشی هەواڵ لە ڕادیۆی دەنگی گەلی کوردستان سپاس مادومان کردی بەڵێ خۆشەویستان لێرەدا هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان و هەتا سبەینێ با کۆمەڵێ بڕگۆ بابەتینەوەینەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست هەر شاد و ئاسوودە بن خواتان لەگەڵ ماسەکە دوو بەشی هەیە بەشی سەرەوەی بەشێکی کانزایی یا ڕقە ئەمە دیارە لێرە بەشێکی هەیە نەرمە بەشە کانزایەکەی تێدانە ئێمە ئەم بەشە کانزایە دێنین لەسەر پردی لوتمان دایدێنین بۆ جۆرە ئەی بۆ جۆرە بێ ئەی خۆپێنینەوە بۆ نەوە دوای ئەوە ئەم دوو دەستە دەگرین لە گوێچکەمان کە بەستیمان بۆ جۆرە دوای ئەوە دەم و چەناگەشمان دوای ئەوە لێرە توندی دەکەین